ئەو کاتتان باش بەڕێزان، خۆشحاڵین لە چاڵەکێکی تر لە چاڵەکیەکانی ئەکادیمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری پێتان دەگەینەوە. ئەکادیمیای مێگامایند پلس ئەکادیمیایکی قازانجنەویستە، تۆمار کراوە لەلایەن فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان، لە سێ بواردا کار دەکات، ئەوانیش پەروەردە، ڕاهێنان، ڕاوێژکاری. پەروەردە بەمانە فراوانەکەی هەموو کایەکانی ژیان دەگرێتەوە. یەکێک لە چاڵەکێ بەردەوامەکانی ئەو وێبیناری شەوانی شەممەیە کە بەسپاسەوە ئەم شەو 92وەمین دانەیە کە دکتۆر نزار گەورەمان دەکات لەگەڵمان دەبێت. ئەکادیمیای مێگامایند چەند خزمەتگوزاریی هەیە کە تا ئێستا چەند کتێبێکی چاپ کردووە کە لەسەر لە بواری پەروەردەن. کتێبەکان ڕەنگە پاشکەمێشتر دێنە سەر شاشە، ئەوانە دیارن. 5 کتێبی چاپ کراوی هەیە کە لە بوارانەی کە گوتمان پەروەردە، ڕاهێنان، ڕاوێژکارین. ئەو سێ کتێبی خوارەوە هەر سێکیان لەلایەن دەستگای فامەوە چاپ کراون بەسپاسەوە. جگە لەوە فەرهەنگێکی ئەلکترۆنیشمان هەیە کە بە خۆڕاییە، بە شێوەی ئۆنلاینە، بەڵام بە خۆڕاییە. فەرهەنگی ئینگلیزی کوردیە، لە زمانی دایکەوە وەرگیراوە بۆ هەردوو سیستەمی ئەندروید و iOS کار دەکات. بەشداربوانیش دەتوانن هەم فیدباک بنێرن لە ڕێگەی ئەو ئەپلیکیشنی مۆبایلەوە، هەمیش دەتوانن وشەی نوێ پێشنیار بکەن بۆەوەی ئیزافە بکرێت و دەوڵەمەند بکرێت. لە ڤێرجنی نوێی کوردیەکەی دەوڵەمەندتر کراوە و زارەکانی تری تێدایە. جگە لەوە چەند گروپێکی تایبەتمان هەیە بۆ ئاگاداربوون لە چاڵاکیەکان. گروپەکانیش لە سوشیال میدیای دیارە، چەناڵێکی یوتیوبیش کە هەموو بابەتەکانی تۆمارکراوی تێدا بڵاو کراوەتەوە. هەر کەسێک دەوێ داخلی گروپەکان بێ، ئەو QRF کۆدە سکان بکە، ئۆتۆماتیکی دەچێتە ناو گروپەکانی ئێمە، یان ئەو ژمارە تەلەفۆنە هەموو شتەکانی لەسەر تێلەگرام و ڤایبەر و وەتسەپ. وەبسایتێکیشمان هەیە کە ئەوە ئاسانە، مێگامایند پلس ئەکادمی mmp.ac. بەڵام نامانەیە کاتی کاکتۆر زۆر بێت، خۆم یەکلاوانم کە تامەزرۆم بۆی دەست بە بابەتەکەی بکا و جێ بگرێت. من بە کورتی کاک دکتۆر دەناسێنم، هەرچەندە زۆر لەوە گەورەترە کە ئێمە بە چەند وشەیەک و چەند دێڕێک بیناسێنین بەڕاستی، بەڵام بە عورفی ئیشەکە وایە دەبێ کورتەیەکی کەمیش بێ لەسەر پێشکەشکاری ئەوڕۆ باز بکەین. پرۆفسۆر دکتۆر نزار محەممەد ئەمین دەرچووی زانکۆی بەغدایە لە ساڵی 1976. لە ساڵی 1984ەوە قسمی خۆشیە دەرونەکانی لە هەولێر دامەزراندووە و دواتریش دەرچی گوتۆتەوە لە زانکۆی سەلاحەدین تاکو ساڵی 1998. ئێستاش دوای ئەوە لە زانکۆی سلێمانی دەست بەکار بوو، تا ئێستاش بەردەوامە لەوانە وتنەوە، ئینشاڵڵا خواتەمەنی درێژ دەکات. لە ساڵی 2004ەوە پلەی زانستی بەرزکراوەوە بۆ پلەی پرۆفیسۆری. دوای ئەوە زەمالەی کولی مەلەکی وەرگرتووە لە هەمان ساڵدا. پاشان لە 2002 تاکو 2014 یاریدەدەری سەرۆکی زانکۆ بووە بۆ کاروباری زانستی خوێندنی باڵا لە زانکۆی سلێمانی، کە لەوێشدا بەڕاستی زۆر خزمەتێکی گەورە و بەرچاوی کردووە. دوای ئەوەش لە 2014 بۆ 2016 وەکو سەرۆکی دەستەی ئەمیندارانی زانکۆی کۆمار بووە بۆ زانست و تەکنەلۆجیا. هەر لە سلێمانی مرکزی سلێمانی بۆ بۆردی عێراقی دامەزراندووە، هەروە بەشداریش بووە لە بۆردی عەرەبی بۆ پزیشکی دەرونی لە شاری سلێمانی و لەوێشدا سەرپەرشتیاری ڕاهێنان دەکات لەوێ. هەروەها بەشدار بووە لە دامەزراندنی ئەنجومەنی باڵای پسپۆڕیە پزیشکەکانی هەرێمی کوردستان لە عێراق لە ساڵی 2009. لەوێشدا پرۆگرامی ڕاهێنانی پزیشکی دەرونی لە 2011ەوە دامەزراندووە و کاری تێدا دەکات. تا ئێستا بەپێی سیڤیەکەی بێ 23 بەحسی زانستی لە گۆڤارە عێراقی و هەرێمی و نێودەوڵەتیەکان بڵاو کراوەتەوە.
هەروەها ڕۆڵێکی زۆر گرنگی هەبووە لە بڵاوکردنەوەی هۆشیاری تەندروستی بە تایبەتی هۆشیاری تەندروستی دەرونی لە زۆر لە ڕاگەیاندنە نێوخۆیی و ڕاگەیاندنە عێراقی و تەنانەت نێودەوڵەتیەکانیش سەرپەرشتیاری چەندین نامەی ماستەر و دکتۆرای کردووە لە قوتابیانی بۆردی پزیشکی لە ناوەڕاستی ساڵی 2022ەوە خانەنشین بووە، بەڵام تا ئێستا بەردەوامە لە وانەوتنەوە لە کۆلیژی پزیشکی و سەرپەرشتیکردنی قوتابیانی بۆردی عێراقی و عەرەبی و کوردستانی بە شێوەی خۆبەخش. ماشەڵڵا بڕوانامەکانی زۆرن و بەشداریەکانی جگە لەوانەی کە نووسراون چەندین بەشداری هەبووە لە کۆنفرانس و وەرکشۆپ و خوڵەکانی ڕاهێنان، ئەویش لە ناوەوەی هەرێمی کوردستان و عێراق و لە دەرەوەش دەورێکی زۆر باڵای هەبووە. قوتابیەکانی کە دەرسیان پێگوتووە زۆر بە تامەزرۆیەوە کە باسمان کرد دکتۆر نزار داوت دەکەین زۆریان پێخۆش بووانەی هەولێر دەڵێم سلاوی تایبەتیان هەبوو بۆی من بۆ خۆشم لە نزیکەوە دەیناسم و زۆریش خۆشحاڵم کە دووبارە ڕوبەڕوو باوڵێن هەرچەندە ڤێرچۆڵە بەڵام بەڕوبەڕووی حساب دەکەم وێنەکەشی دەبینم زۆر خۆشحاڵم کە هەروە بە گەنجی دەیبینم ئینشاڵڵا خوا تەمەنی درێژ دەکا و خزمەتی زیاتر و زیاتر بە دڵنیام زۆری لەبارە و زۆری پێماوە ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان هەم لەگەڵی هەفتا بێ دانیشت بێ یان وەکو قوتابی لەگەڵی بوو بێ هەرگیز لە یادی ناکەم. هەڵبژاردننی ئەو بابەتی ئەمڕۆش و بەستنەوەی بە زیرەکی دەستکرد گیری دەستکرد دلیلی ئەوەیە کە کاردکتۆر بەردەوامە لە ئەپدەیتکردنی زانیاریەکانی کە ئەوەژێکەکە لە پێداویستیەکان و ئەو نمونە جوانش لەو فێر دەبین ئینشاڵڵا لە ڕێزەکەی ئەو ئێمەش هەوڵ دەدەین خۆمان ئەپدەیت بکەین و لەگەڵ پێشوچوونەکانی سەردەم بڕۆین. بەشداربوانی بەڕێز ئێوە دەتوانن هەم بەشدار بن لەگەڵمان بە سەرنج و تێبینی و پرسیارەکان دوایەوە کاردکتۆر دەست پێ دەکا نزیکەی 45 دقەیە قسە دەکا پرسیارەکان بە سێ شێوە وەردەگرین یان لێرە لە چات بۆکس پرسیارەکە دەنووسی ئێمە ئاراستەی دەکەین یان دەستت بەرز دەکەیەوە بە عازی دەست بەرزکردنەوەمان هەیە هەروە هاوکات کاردکتۆر لە فەیسبووکی ئەکادمیاش بە زیندی دەگوازرێتەوە ئەگەر کەسێک پرسیاری هەبوو نەیتوانی لەبەر هەر هۆکارێک لە زوومەکە لەگەڵمان بەشدار بێت لەوێ دەتوانێت کۆمنت بنووسێ ئەمە نەقلی دەکەین هەروە ئەو وێبینارەش هاوشێوەی چاڵەچەکانی تر هەمووی تۆمار دەکرێت هەر لە سەرەتاوە تاکو کۆتایی بۆی وەکو ئەرشیفێک وەکو مێژوەکیش ببێنێتەوە دوایی لە چەناڵی یوتیوب دای دەبەزێنین ئەگەر کەسێک ئاگدار نەبوو بێ یان نەیتوانی بێ بەشدار بێت دەتوانێت بە ئاسانتر بۆ خۆی جێبگرێ و بە سوودمەند بێتیدا. کاکدکتۆر ئێمە زۆر سوپاسی جەنابەت دەکەین لە سەرڕای سەرقاڵیت کە مفاتحەمان کردی زۆر بە سنگەکی فراوان و بە خۆشیەوە قبوڵت کردین ئێمە گەورە دەبین لەگەڵ جەنابەت. ئێستا لای من سعات 9:08 دقەیە ئەگەر جەنابشت لای خۆت تایمەکە بگریەوە لە بینی 45 تا 50 بە کێشەمان نییە بەڵام دەبانێت بەشداربووان بێبەش نەبن لەوەی کە سەرنج و پرسیارەکانیان ئاراستەی جەنابەت کرد. کاکدکتۆر جان فەرمووی. زۆر سپاس کاکە دکتۆر هیمداد بەڕاستی شەرەفێکی گەورەیە کە جارێکە یەکتری ببینینەوە و بەشدار بم لەم پرۆگرامە لەم وەبینارە بەڕاستی خۆی یەکێک لە ئەنجامەکانی کۆرۆنا کۆڤید-19 ئەوە بوو کە زوم میتینگ زۆر بڵاو بووە و ئەم جۆرەوە بینارانە بڵاو بووە و کە سەیرەکەن من بڵێن تایتڵی یان بڵێن ناونیشانی نووسینەکەم یا بابەتەکەم بە ئینگلیزی نووسیوە ئەمە یەک ڕاستی بدرکێنم جارە پێشەوە ڕاستی بدرکێنم زۆر سپاسی ئەو بەڕێزانەکەم کە لە کۆمنتە لە چاتە کۆمنتیان نووسیوە برادەرە کۆنەکانی خۆ من ناڵم خوێنکاری خۆم بوون بەڵام برادری کۆنی خۆ من چاویان ماچەکەم و زۆر سپاسیانەکەم بە حقیقت بە ئەم ڕاستیە بدرکێنم ئەم محازەرەیە من ئێستا هەمووی ناڵێمەوە چکە گەر هەمووی بڵێمەوە زۆری پێچێ و بە ئینگلیزیش ناڵێمەوە بە ئینگلیزی نووسیومە بەڵام بە کوردی باسی ئەەکەم کۆمنتی لەسەر ئەدەم لەبەرەوەی ئەمە یەکێکە لە کۆمەڵێک محازەرە کە ئێمە چەند دکتۆرێکی دکتۆری اختصایی دەرونی لە عێراق و ئوردون و لوبنان و بەریتانیا و ئەمریکا و تقریبا چەند وڵات مەسر و چەند وڵاتێکی تر
حاليا هەفتەی جارێکە محازەرات ئەڵێنەوە سایتەکەی شۆن ئەمە ناوی مێگامایند ئەکادمی ئەو ناوی وەلی سەرحان سایت محازەرەکە بۆ ئەوانم داناوە 18 مانگ ئەیڵێمەوە بە ئەنگلیزی بەڵام وەکو ڕێزێک بۆ کاکتۆر هیمداد و ڕێزێک بۆ ئەو بە ڕێزانەی کە ئێستا گوێم لێگرن بڕیارمدا پێشەوەی لەوێ بیڵێمەوە ئەلێرە چنێکم پێکرا ئەیڵێمەوە و هەروەهاش سەبارەت بە کاتەکە تەمان من ناتوانم هەمووی بڵێمەوە چونکە دوور و درێژە بە کوردی کە شەرحیەکەم زۆری پێچێ لەبەرەوە لەکوێ کاک دکتۆر هیمداد زانیت تەجاوزم کردووە بووم وەستێنە ئیتر لەوێ ئەیبڕێنی ئەیکەین بە دیسکەشن ئەمە گەورە دەبین کاک دکتۆر زۆر سپاس دەکەین کە ئەو بابلەن شانازیە بە ئێمە دەدەی لەگەڵ ئێمە هاوبەشی پێ دەکەی پێشەوەی لەوێن دەرێ ئەو بکەی کاتەکە مەفتوحە بەڵام مەبەستمان بەشدار بووان بوو ئینشاڵڵا واز لێ ناێنین بە یەکدانە ڕەنگە جاری تریش داوەتی دووکەینەوە بەس بابزانین دایە دەگەینە چێ خوا کەریمە و هەکو وەکو بە ڕێزت وتت پێم خۆشە ئینتراکتیڤ بێ یعنی تەفاعل هەبێ یعنی کار لێک هەبێ یعنی ئەو شتانەی کە من ئەیڵێم ڕەنگە بەعزێکی زیاد لە حەتقوڵ بێ بۆ بەعزێک لەو بە ڕێزانە چکاریەکە و پسپۆری تایبەتی خۆی هەیە لەبەرەوە ڕجاکەم بموەستێنە چونکە سوودی نییە من قسە بکەم و تۆ نەزانی من باسی چیەکەم لەبەرۆ ڕجاکەم بموەستێنە ئەگەر زانیت شتێک نامۆیە بۆ تۆ بۆی شەرحیکەم بۆتان زۆر باش زۆر باشە ئەوە تایتڵەکە ژیری دەستکرد یان ئارتیفیشل ئینتەلیجنس ئەویش منم حالیان لە سلێمانیەوە قسەتان لەگەڵاکەم بەچی هینە بین کاک دکتۆر بەچی نێکست ئەەکەین بابیکەین بەڕەن بۆ بوو بەڕەن ئەگەر محازەرەکە هەمووی بڵێمەوە ناڵم فریا ناکەم بەس ئەمووی بڵێمەوە پێشەکیەکە دوایی بۆچوونی ڕۆژاوایە بۆ ئەو بابەتە چییە هەروەها بۆچوونی هەند وەکو نمونەیەک خۆتان نەزان وڵاتێکی پێشکەوتووە بەڵام وڵاتێکی شەرقیە و هەروەها ئەگەر مەجال بوو تۆزێک باسی دانایی دەستکردی شەکەین و باسی سوودەکان و باسی خاڵە بڵێن نەرینەکانیشی هی ئەو بابەتەکەین ئەوانەی تر باوەڕ ناکەم بتوان فریاکەوین باشە پێناسە چییە یعنی پێناسەی ژیری دەستکرد بووم بوورە بە سلایدەکان لا ئێمە ئێستا دیار نییە ئەگەر دەتەوێت پیشانمان بدەیت وەڵا پێم خۆشە ئەگەر هەردووکتە ئەم ئەوەی جەنابەت دەردەچێت هەمیش سلایدەکە لە یەک کاتە ڕاوەستە باش شێر سکرین کەمەوە جارێک بەڵێ باش یەک دقە ئەمە زوومەکە ڕاوەستە نازم بۆچی لای تۆ دەرناچشکە لای من دەرئەچێ من جەناب شێر سکرین بووە وەڵای ئەوڵ جار کردم شێر سکرین ئەوڵ جار دیار بوو بەس ئێستا دیار نەما بۆیە گوتم باشە ڕاوەستە مەگەر دەمەوە یەک دقە بزانم دەرەچم و یەمەوە گەروا بێ نا باوەڕ ناکەم پێش بکە کە شێر سکرین دادەگری چەند اختیارێک دێ کاک دکتۆر سکرینەکە دێ لەگەڵ هەموو کۆمپیوتەرەکە دێ بەس پاوەرپۆینتەکەش دەتوانی من ئەمە بەس پاوەرپۆینتەکە دەرکەوێ پاوەرپۆینتەکە بکەیتەوە ئەو شێر سکرینەکە داوە تۆ لای من بەس ئەبێ بچمەوە سەر زووم بەڵێ لە زووم شێر سکرینەکە ناچێتە سەر زووم ڕاوەستە یەک دقە بەخوا بێ وازم دەرچم و بێمەوە بەلات یەک دقت کۆ ئەمە زووم نەخێر ئەمە کێشەمان نییە ئەگەر دەزانی پێویست ناکە بەڵام ڕەنگە هەوڵ بدا دەربچێ مامۆستا شەماڵ ئەگەر هاتەوە یەکسەر بیکەنەوە دەرنەچوە لێرێ کاک دکتۆر گوێت لێمانە دەرچوە ئێستا دێتەوە داخل دەبێتەوە یەکسەر دەکەینەوە کۆهۆست بۆ ئەوەی
سکرینەکەشی شێر بکات. نامەی ناردووە ئێستا جوین دەکاتەوە. کاک دکتۆر نزار بەڕاستی خاوەنی ئەزمونێکی زۆرە لەو بوارە، هەم لە هەولێر زۆر کاری کردووە، هەمیش لە سلێمانی، چ لە زانکۆی سلێمانی، چ لە بۆردی با بڵێن کوردستانی کە دامەزرا ڕۆڵی باڵای هەبووە. لە زانکۆی سلێمانیش ئێمە ئاگاداری بووین کە فترێک ئاگاداری بووین، زۆر شتی باشیان کرد لەو کاتە ڕێنمایی و با بڵێن تێمپلیتی زۆر شتیان ئامادە کرد. جگەلەوەش وەکو مامۆستایەکی زۆر سەرکەوتووە بە گەواهی ئەو قوتابیانەی خۆی کە لە کۆلیژی پزیشکی دەرسی پێگوتن. لەبەرەوە بەڕاستی دەرفەتێکە ئینشاڵڵا هەمومان تێدا سوودمەند دەبین لە ئەزمون و لە شارەزایی، هەم لە ڕووی زانستیەوە هەم لە ڕووی با بڵێن چۆنێتی گەیاندنی پەیامەکانی. ئەو بابەتشی کە هەڵی بژاردووە بەڕاستی بابەتێکی زۆر سەردەمیانەیە، هەم ژیری دەستکرد ئێستا ئارتفیشەل ئینتەلیجەنس بابەتێکی زۆر باوە لە دنیادا و خۆی خستۆتە نێو هەموو کایەکانی ژیان بە بواری پزیشکی و بە بوارەکانی ژیاری ترەوە. بەڵام کە دێ هەر کەس لە پسپۆری خۆی دەیبەستێتەوە بە پسپۆری خۆی، ئەوە بەڕاستی مایەی خۆشحاڵیە کە ئێستا ژیری دەستکرد لەگەڵ پزیشکی دەرونی بێکەوە باز بکرێت تا بزانن لەوێدا دەرفەتەکان و ئالنگاریەکان چین، لەوێدا ئەو بوارانەی کە دەکرێت تێیدا بەکار بهێنرێ و سوودبەخش بێ لەگەڵ ئەو کۆسپتەگەرانەی کە ڕەنگە لە داهاتوودا دروستیان بکا بخرێتە ڕوو. ژیری دەستکرد وەکو گوتمان بابەتێکە دەکرێت لەگەڵ هەموو پسپۆڕیەک ببەسترێتەوە، بۆیە داوا لە بەشداربوانی بەڕێز دەکەن هەرێکە بەپێی پسپۆری و شارەزایی خۆی هەوڵ بدا هەم سوود لە ژیری دەستکرد وەربگرێ بۆ بوارەکەی، هەمیش بابەت لەسەری ئامادە بکە بۆی بزانین چۆن بە چ شێوازێک دەتوانین ئەو ژیری دەستکردە بخەینە خزمەت پسپۆریەکان و خزمەت مرۆڤایەتی بە شێوەی گشتی. کاک دکتۆر نزار دەرچووی کۆلیژی پزیشکی بەغدایە لە ساڵی 1976، بەڵام دوای ئەوە لە لەندەن بڕوانامەی وەرگرتووە لە Royal College of Physicians، پاشان MRC لە 1983 لە Royal College of Psychiatrists وەرگرتووە و لەوێش ئەندامە تا ئێستا بەردەوامە. پاشان FRC وەرگرتووە هەر لە Royal College of Psychiatrists لە 2005 لە لەندەن وەریگرتووە. چەندین بڕوانامەی تری هەیە کە هەروەها کارکردنی لە زانکۆکان و لە نەخۆشخانە بەناوبانگەکانی هەرێمی کوردستان و هەولێر، ئەوانەی کە حکومیەکان کە مەبەستمانە لەوێدا کاری کردووە، بۆیە خەڵکێکی زۆر دەیناسێ و خزمەتێکی زۆر بەرچاوی کردووە. ئێستا پرۆگرام دایرکتەرە لە بۆردی کوردستانی ئەنجومەنی باڵای پسپۆڕی پزیشکیەکانی کوردستانی کە سەر بە وەزارەتی خوێندنی باڵایە، هەروەها سەرپەرشتیاری سەنتەری ڕاهێنانی سلێمانیە بۆ پزیشکی دەرونی لە بۆردی عێراقی لە سلێمانیە، هەروەها سەرپەرشتیاری بۆردی با بڵێن ئەو سەنتەری ڕاهێنانەیە کە لە بۆردی عەرەبیش لە سلێمانی هەیە، لە هەمان کاتدا ئەو سەرپەرشتیار. کاک دکتۆر نزار بەخێر بێتەوە.
دەنگت نەکرایتەوە ئەگەر مایکەکەت بکەیەوە ئێستا دەتوانی مایکت بکەیەوە فەرموو کاک دکتۆر. بەڵێ جان. ممنون سپاس. بە دوو جیهاز داخل بووی کاک دکتۆر؟ نەوەڵە چکە دەنگ دەداتەوە بۆیە ئێستا تەواو دەنگت تەواو مشکلەمان. سەدوو خستەوە با شتەکە دەکەم نازانم چۆنەکە. تەواو کێشە نییە کاک دکتۆر قسە بکە ئەگەر دەتوانی سلایدەکانیش لە بۆمە بنێری ئەمە لای خۆمانەوە شێری بکەن ئەوەش دەبێت ئەگەر لای خۆت کێشە هەبوو بەڕێزێکەوە پێشنیاری کردو. ئێستا ئەگەر بۆکی بێرمە محاولەیەک بکە ئەگەر نەبوو بۆمان بنێرە لە خزمەت. باش خزمەت لە سپاس. ئەمە تەواو کاک دکتۆر ئێستا کۆمپیوتەری تۆمان لێ دیارە بەس پاوەرپۆینتەکە بکەوتەوە. جارێ فایلەکان دیارن بەس پاوەرپۆینتەکە لایمە مەجموعەیەک فایلن کاک دکتۆر کلیک لەسەر پاوەرپۆینتەکە کراوە بەس پاوەرپۆینتەکە دەرنەچوە جارێ. بەس تۆ ئەلاو شکرین کردووە؟ بەڵێ بەڵێ چکە سکرینەکە دیارە کاک دکتۆر. باش ئەوەی فایلەکان ژمارەی فایلەکانت دیارە. باش ئێستا وڵات تا ئێستا ئەوە ئێستا هات بەڵێ ئێستا هات بەس فۆڵ سکرینی کە و تاو لای خۆتەوە تەواوە دەست خۆش بێ فەرموو کاک دکتۆر جان. ئۆکێ وەکو دەم ئەوە تعریفەکەیەتی مادام وەخت زۆر هین ناکەیت مۆبایلش داخەم. ئۆکێ طبعا بۆچی زیرەکی دەستکرد گرنگە لەبەرەوەی هینە دکتۆریە لە طبە ئێمە حەز دەکەین کەمترین نرخ بە کورتترین ماوە باشترین خزمەت پێشکەش بکەین بە خەڵک نەخۆشەکانمان. ئەو جۆرە خزمەتش دەبێت شێوەیەک بێ کە پێوانە بکرێ سکیلەبڵ یعنی بتوانی پێوانەی بکەیت بتوانی هەڵسەنگاندنی بۆ بکەیت و بگاتە دەست هەموو کەسێک بە کەمترین نرخ. ئەوە تقریباً ئەوە هۆکارێک کاک دکتۆر جان بورە نەزم لای تۆ سەدا هەیە دەنگدانەوە هەیە دەبێ مۆبایلێکی تر پێ بێ لەلات یان مایکەکەیە زۆر دەنگدانەوەی هەیە برادران لە چات نووسیتیان. ئێستا هەز دەکەم بە دوو جیهاز لەسەر خەتی کاک دکتۆر یان نەکە هەر یەکێکە دەنگ دەداتەوە نازان بۆ مۆبایلەکەم کراوە تۆ سێ کوژێنەوە مۆبایلەکە ئێستا هەرێ کوژێنەوە ئەگەر خەتای ئەو بێت زای ئەگەر خەتایەوە بێت ئەوەی ساوم کوژانەوە بەس هەر دەنگەداتەوە ڕاوەستە لای تۆش دیارە دەنگ دەداتەوە لای تۆش واضح بەڵێ لا من هەر زۆر ناخۆشە ڕاوەستە بزانین لێرە لە ئۆپشنەکانی مایکرۆفۆن select speakers ئەلۆ بەڵێ ئێستا زۆر باشە دکتۆر نازانم سە باشە وەڵا لای من تەواو ئێستا باشە بڵ باش ئێستا باشە ئۆکەی گوێتان لێمە ئێستەوە نیە؟ بەڵێ بەڵێ زۆر وازەحە فەرموو کاک دەستان خۆش بێ سپاس. وەکوتم باشترین خزمەت بگەینە لای خەڵک و بتوانین پێوەری بکەین یعنی پێوانەی بکەین ئەو خزمەتەی کە هەڵسەنگانی بۆ بکەین لە عینی وەختیشا. طبعا ئەگەر سەیری وەزعی کوردستان بکەی بە تایبەتی و ئەمە طبعا ئەتوانی تەطبیقی کەی بەسەر زۆر شوێنان لە عالەمە وەختی خۆی ئەگەر بیرتان بێ ساڵی 1991 لە ئەنتیفازەکە تەنها
سێ دکتۆری پسپۆری دەرونی لە هەموو کوردستان هەبوو. ئەو کاتە نفوسی کوردستان نزیکەی تقریباً 4-5 ملیۆن خەڵک هەبوو. طبعاً ئەو وەختە خۆزگە یا وەکوڵە کاشکای ئەو وەختە ئارتیفیشیال ئینتەلیجنس بۆ ینی ژیری دەستکرد هەبووە بۆی بمانتوانێت باشترین خزمەت بگەینە هەموو کەسێکە. خۆتان نەزان ئێستا زۆربەی خزمەتەکان لە ناو شارە گەورەکانایە، دکتۆرە ئاخسایەکان لەوێن، لە شارە بچووکەکان نییە بەداخەوە، لە دێکانە نییە، بەڵام بەهۆی زیرەکی دەستکرد تۆ ئەتوانی باشترین خزمەت بگەیەنی بە کوێرەدەیەک بە شوێنێکی زۆر دوور بەمەرجێک طبعاً کارەبای هەبێ، ئینتەرنێتی هەبێ، سمارتفۆنی هەبێ. لەبەرەوە بەهۆی بڵێن زیرەکی دەستکردەوە تۆ ئەتوانی گەورەترین خزمەت، باشترین خزمەت بگەیەنی بە خەڵک لە دوورترین شوێن لە ناو وڵاتە. وطبعاً ئێستا ڕاستە هەموو کەسێک سمارتفۆنی نییە. سمارتفۆن مەبەسمان مۆبایلی زیرەکە. من بەڕاستی لە کاکتۆرم پرسی جۆریە بڵام عەفوو ئەو بەڕێزانەی کە گوێمان لێگرن نازام لێڤڵەکەیان چەیە هەموو کەسێک هەتا پێم بکرێ هینیەکەن ئەوە زۆر باشە کاک دکتۆر. ئۆکەی هەموو کەسێک ماوەیەکی تر وای لێت مۆبایلی زیرەکی ئەبێت و هەموو کەسێک ئەتوانێ ئەپلیکیشن و شتیوا بزانێ. بۆیە زۆر گرنگە ئەوە ئیشەکە ئاسان ئەکا کەوا زیرەکی دەستکرد بگاتە لای هەموو کەسێک. بەهۆی زیرەکی دەستکردەوە ئێمە لێرە تەرکیز لەسەر چیەکەین؟ زیرەکی دەستکرد لە بواری تەندروستی دەرونیەوە بگاتە هەموو کەسێک، هەموو هاوڵاتیەک، هەموو ئینسانێک. هەمومان نەزانین لە کاتی کۆڤیددا، لە کاتی کۆڕۆنا پاندەمیکەکە منع تەجەول ڕوویدا، لۆکداون ڕوویدا، خەڵک نەهاتە دەرەوە. ئێمە چیمان کرد؟ دکتۆرە دەرونیەکان و ئەوانەی کارمەندن لە بواری دەرونی با بڵێن فەیسبوکەکانمان، تەلەفۆنەکانمان کردەوە، وامان کرد کە نەخۆشەکان پەیوەندیمان پێوە بکەن، چونکە نە ئێمە ئەگەشتن نەخۆشەکان، نە ئەوانش ئەگەشتنە ئێمە. ئەوش نامان لێنا تەلیمەدیسن، تەمان هەمووشی وەکوڵێ لە ڕێخوا بەبێ هیچ بەرامبەرێک ئەو شتانەمان کرد بۆ ئەوەی بتوانین خزمەت بە نەخۆشەکانمان بگەێنین. بەڵام لەمە دووە لە ڕێی زیرەکی دەستکرد ئەو خزمەتانەی کە ئەیکەین باوەڕ ناکەم ئاوا وەکو جاران بە خۆڕایی بێت، چکە هەموو شتێک هینی خۆی هەیە، با بڵێن سعری خۆی هەیە و بەرامبەری خۆی هەیە. باشە، بەهۆی زیرەکی دەستکرد 4-5 نمونە ئەهێنینەوە: مۆبایلی زیرەک، فەیسبوک، چات و ئەوەی کە ئێستا حاڵی حاضر ئێمە ئەیکەین، و ڤیرچوەڵ ریاڵیتی، با ناوی بنین با بڵێن ریاڵیتی، ئەوە ڤیرچوەڵ یعنی گریمانەیی، ریاڵیتی حەقیقەتە یعنی ڕاستی گریمانەیی. بەهۆی ئەم هینانەوە، ئەم توولانەوە، 3-4 نمونەی کە هێنامەوە، زیرەکی دەستکرد زۆر بڵاو بۆ تۆ. تەمانی سەر زۆر لەوە زیاتر هەیە، بەڵام من ئەم نەوعانە هێنمەوە، ئەم جۆرانە هێنمەوە، چونکە تقریباً هەموو کەسێک بەکاری هێنێ ئێستا و ئەچێتە دەستی هەموو کەسێک و لە هەموو ماڵەکە هەیە و هەموو ئەندامانی خێزانەکە کە سەیرەکەی لەم ڕسمە ئادامناوە، هەموو ئەندامانی خێزان خەریکن. هەرچەنە بەهۆی ئەم ئامرێزانەوە کەس لەگەڵ کەس قسە ناکە و کەس سەیری کەس ناکە، بەڵام ڕەنگە هەموو پەیوەندیان لەگەڵ یەکتری هەبێ لە ڕێ ئەو ئامێرانەوە. بەو هۆیەوە ملیۆنەها خەڵک لە هەموو شوێنێک لە عالەمە ئەم سەرویسە، ئەم خزمەت گوزاریان لەبەردەستایە و ئەتوانن پەیوەندی بە یەکەوە بکەن و پەیوەندیش بە خزمەت گوزاریە دەرونیەکانش بکەن. باش، سمارتفۆنەکان بەنسبەت تەندروستی دەرونی سوودەکانی چییە؟ سمارتفۆن یعنی مۆبایلی زیرەک، داتاکانی تیادا ئەندرێت، داتەکان کۆ ئەکرێتەوە. دوو شت هەیە با باسی کەم بە تایبەتی بۆ هەموو کەسێک گرنگە. اینجا ئەو کەسانێک کە گوێمان لێگرن ئەگەر ئایتیان تیا هەیە یا اختصاصی کۆمپیوتەریان تیا هەیە زیاتر لە من تێگەن لەو بابەتە. دوو شت هەیە، یەکیان پێڵێن NLP Natural Language Processing، ئەویکەش پێڵێن ML یعنی Machine Learning. Natural Language Processing یعنی بڵێن کارکردن لەسەر زمان، طبعاً زمانی کۆمپیوتەر،
ئەوی تریشان مەشین لێرنینگ یعنی فێربوون لە ڕێی مەکینەوە لە ڕێی ئامرازەوە لە ڕێی ئەم شتانەوە ئەم ڕێزانەی کە باسییانەکەن بەهۆی ئەو دووشتەوە ملیۆنەها زانیاری داخڵە کرێ لە ناو ئەم جیهازانە ئەم ئامرازانە کۆ دەکرێتەوە لە یەک ئەدرێ اینجا بەهۆی ئەوەوە ئەتوانین دەستنیشانی نەخۆشیەکان بکەین و هەروەها چاودێری نەخۆشەکانیش بکەین و چاودێری بڵێن پێشکەوتن یا خراپبوونی نەخۆشیەکان بکەین لە هەمان کاتیشا ئەتوانین شیان بکەینەوە ئەو زانیاریانە بەو هۆیەوە ئەتوانین یارمەتی دکتۆرەکان بدەین و طبعاً بە یارمەتی نەخۆشەکان خۆیان بۆی بگەینە دەستنیشانکردنی نەخۆشیەکە بەعزە جارێ پێش ئەوەی نەخۆشیەکە دەرکەوێ بە تایبەتی ئەگەر ئەم زانیاریانە لە ناو خەڵکی ئاساییەوە کۆ بکرێتەوە و ئەمەش ئەبێ بە هۆکارێک بۆ ئەوەی بتوانین پێش ئەوەی نەخۆشیەکە دەرکەوێ یارمەتی ئەو خەڵکانە بدەین با بڵێن سەپۆرتیان بکەین دامیان بکەین و چەندێک توانایان هەیە تواناکایان بەهێزتر بکەین بۆ ئەوەی نەخۆشیەکەیان یا دەرنەکەوێ ئەگەر دەرکەوت چارەسەر بکرێت و حتا توانین فریایان بکەوین لە کاتی کتوپڕە یان لە کاتی دەرکەوتنی چارەسەری تازە اینجا ئەمە چی بوو دەرکەوت بە ئەمە لابم اینجا بۆ هین ناکە نەکستی کرد طبعاً بەهۆی ئەم اینەوە ئەم سمارتفۆنانەوە ئەم مۆبایلە دەستکردانەوە ئەتوانین حاڵەتی هزری نەخۆشەکەیش هەڵسەنگانی بۆ بکەین تەمان لێرە ئێمە تەعامل فەرقمان لەگەڵ دکتۆرەکانی مێشک و دەمار چییە بەڕێزان خۆتان نەزانن سێ پسپۆری هەیە نزیکە لە یەکەوە پسپۆری ئێمەیە دەروونەکەیە پسپۆری مێشک و دەمارە و پسپۆری نەشتەرگەری مێشک و با بڵێن بربڕەی پشتە ئێمە تەعامل لەگەڵ سەقفەکە ئەکەین بنمیچەکە ئەکەین واتە بەرزترین ئاستی مێشکی مرۆڤ کە توانە معریفیەکانی تایە بۆیە پێڵێن کۆگنەتیڤ ئەسەسمنت واتە هەڵسەنگاندنی توانە معریفیەکانی مرۆڤەکان لە دوورەوە بەهۆی جیهازەوە بەهۆی مۆبایل فۆنەوە ئەوە ئیسفادەی لەکەین و لە کاتی بازێک لە نەخۆشە دەروونەکان بۆ نمونە سکیزۆفرینیا ئەوەی کە خەڵک پێڵە شیزۆفرینیا کە بە عەرەبی پێڵن ئەلفیسام یا ئینفیسام الشەخسیە بەهۆی ئەم کۆگنەتیڤ ئەسەسمنتە یعنی هەڵسەنگاندنی توانای هزری نەخۆشەکە ئەتوانین بەعزە جارێ تەشخیصی بکەین هینی ئەو نەخۆشیە و هەروەها بەعزە جارێ ئەتوانین بیرروباوەڕی خۆکوشتن وادە خودکوژی کە لە ناو نەخۆشەکانە دروستە بێ ئەتوانین پێش کات پێش وەخت بیدۆزینەوە و طبعاً ئەمە یارمەتی دەرئەبێ هەر بۆ زانینی بەڕێستان لە نەخۆشی سکیزۆفرینیا و نەخۆشی خەمۆکی ڕێژەی خۆکوشتن زۆر زیاترە ناڵم زۆرە بەڵام زۆر زیاترە لە خەڵکی ئاسایی لە ناو خەڵک بەگشتی اینجا یەکێک لەو شتانەی کە بەکاردێت ئەم ژیری دەستکردە بۆ دۆزینەوەی بیری خودکوژی و ئەمە تەوان بۆ نوعا ئەتوانین یارمەتی ئەفۆن نەخۆشەکان بدەین پێش وەخت باشە ئەمەمان کرد اینجا هینە سەر ئەمە طبعاً یەک شت هەیە هەتا ئێستا ئەتەوان با دوو شت تێکەڵ نەکەین ئینتەرنێت شتێکە ئەوەی کە ئیمێڵەکەین و ئەم ناوەشتانە و سمارتفۆن شتێکی کەیە یعنی تۆ بە سمارتفۆن ئینتەرنێت بەکارهێنی بەڵام لە ناو سمارتفۆنەکە کۆمەڵێک شت هەیە لە ناویانە ئەم با بڵێن فەیسبوک ئەم شتانەی تر هەیە و کۆمەڵێشتی تریش هەیە اینجا ئەوەی کە وتراوە تا ئێستا لەلایەن ئەندازیارەکانی ئایتی ئەڵێن هەتاکو ئێستا چۆن بڵێن گەشتی تایتانێک کەشتی تایتانێک بە شاخێکی بەفرین شکا ئەو شاخە تەنها لوتکەی شاخەکە دیار بوو لەسەر ئاوەکە لەسەر بەحرەکە بۆیە بەریکەوت و شکا و غەرق بوو عینەن شت لە ناو سمارتفۆنە لە ناو مۆبایلی ژیرە ئەوەنە ئەپلیکیشن هەیە ئەوەنە توانا هەیە تا ئێستا ئێمە تەنها لوتکەی شاخەکەمان دیوە بۆیە ساڵ بە ساڵ ڕۆژ بە
بە ڕۆژ مانگ بە مانگ شتی تازە دەرەکەوێت و بەکارهێنانی تازە دەرەکەوێت و ئەپلیکیشنی تازش دەرەکەوێت لە ناو سمارتفۆنەکانە. هەروەها سمارتفۆنیش یارمەتی دەرە واتە مۆبایلی دەستکرد زیرەک یاریدەدەرە بۆ ئەو کەسانەی کە لە بواری چارەسەری دەرونی ئیش ئەەکەن چونکە زۆر ئیشەکانیان بۆ ئاسانەکە کاتیان بۆ ئەگەڕێنێتەوە هەم بۆ نەخۆشەکان باشە و هەم بۆ بڵین ئەو کەسانەی کە چارەسازی دەرونیان پێڵێن. هەر بۆ زانینی بەڕێستان ئێمە وەکو تیم ئیشەکەین لە بوارەکەی ئێمە بواری تەندروستی دەرونی، بۆیە ئێمە تایتڵی نەخۆشیەکە تایتڵی ئەم بابەتە ئەم باسە ناومان لێنا لە بواری تەندروستی دەرونی نەمانوت لە بواری نەخۆشیە دەرونیەکان، چونکە ئێمە وەکو تیمێک ئیشەکەین. تیمەکە بریتە لە دکتۆری دەرونی، پسپۆری دەرونی، ئەوەی کە پێڵن سایکۆلۆجست، با بڵێن سوشال ورکر یعنی بڵێن توێژەری کۆمەڵایەتی و ئۆکیوپیشنال تەراپیست، ئەتوانی بڵێ چارەسازی پیشەیی، مامۆستا بەعزە جارێ بە تایبەتی لە حاڵەتی مناڵانە، هەموو بە یەک وەکو تیمێک ئیشەکەین. اینجا بۆیە ئەم ئیشە لەلایەن ئەم هەموو خەڵکەوە بە یەکەوە کار ئەکرێ و یارمەتی نەخۆشەکە ئەدەین. باسی سمارتفۆنم کردواتە ئینی زیرەک، ئێستا باسی سوشال میدیاکەن، باسی فەیسبوک و شتەکانی تر، ئەم تیکتۆک و تویتەر و ئەم شتانەی تر. طبعا تا بڵێ شتێکی باشە، بەڵام هەمومان زانین لایەنی پۆزیتیڤ هەیە و نەگەتیڤ. پۆزیتیڤەکە ئەوەیە ئێستا حالیەن ئەم بابەتەی من کە قسەی تیاکەم ئەوە تا کاکە دکتۆر هیمداد بە هیمەتی خۆی لەسەر فەیسبووکە بڵاویەکاتەوە. یەک شت هەیە ئەوە بێ ئەفوم کەن، من طبعا چیم و تووە تا ئێستا هەمووی لە مەسادری علمیەوە دەرم هێناوە، لە خۆمە قسە ناکەم. ئێمە زۆر جار ئەڵێن سکرین، ئەم جۆرە سکرینانە، سکرینی مۆبایل، سکرینی کۆمپیوتەر، سکرینی ئایپاد و ئەم شتانە زەرەری هەیە بۆ خەڵک، و چەندێک ماوەی سیرکردنی سکرینەکە درێژتر بێ ئەوەنە زەرەری زیاترە. توێژینەوە زانستیەکان ئەڵێ وانە، ئەڵێ درێژی ماوەکە گرنگ نییە، ئەمە شتێکی تازەیە، یعنی با بیزانین. و طبعا مناقەشەش قبول ئەەکەین لەلایەن هەمووتانەوە ئەگەر بیستان مناقەشەی تیا بکەن. درێژی ماوەکە گرنگ نییە، ئەوەی کە گرنگە کواڵیتی. ئەنجایسە وشەی کواڵیتی چۆتە ناو ئەدەبیاتی کوردیەوە، ئەوەنە لە تەلەڤیزیۆنەکانە باسی کواڵیتی و جۆری خواردن و شتی بەسەر چوو ئەمەوە نەکرا. ئێستا خەڵک زۆر ئەزانێت کواڵیتی چی، ئەنجا بازێکڵێ کوالێت و بازێکڵێ کواڵیتی یا کوالیتی. کوالیتی سکرینەکە مهمە، کوالیتی ئەو شتانەی لە ناو سکرینەکە دەرئەچێت. سکرین یعنی شاشە بەڕێزان، ئەوە گرنگە. لەبەرەوە لە سوشال میدیا تا بڵێ شتی باشی تایە بەڵام شتی خراپیشی تایە. هەمومان نەزانین زۆر لە سوشال میدیاکان عەلەمی سووریان هەیە بۆ بەعزە شت، بە تایبەتی ئەگەر بۆ نمونە عیلاقەی بە خۆ ئازاردانەوە هەبێ، خۆ کوشتنەوە هەبێ، یان زەرەر بە خەڵک گەیاندن. هەمووتان لەبیرتانە لە کاتی ئەوەی کە ترامپ ویستی هجووم کاتە سەر کاپیتال بیلدینگ، ئەو بینایی کە بڵین کۆنگرسمانەکانی تیابوو لە ئەمریکا، یەکسەر تویتەر حسابەکەی ترامپی داخست. هەروەها بەهۆی سوشال میدیاوە ئەتوانین بازارێ با بڵێن مراقبەی یا تێبینی نەخۆشەکان بکەین و بۆمان دەرکەوێت کە نەخۆشەکە بەرەو خراپی ئەڕوا. بەهۆی سوشال میدیاوە دووشت هەیە، یەکێک لەوانە وتم natural language processing ئێستا باسم کرد کە بریتیە لە داخڵکردنی کۆمەڵێک داتا لە ناو ئەو جیهازانەی کە هەمانە ئەو ئامرازانەی هەمانە. بەهۆی ئەوەوە ئەتوانین زۆر شت بدۆزینەوە، ئەمیش بەهۆی سوشال میدیاوە. طبعا یەکێک لەو شتانە زۆر گرنگە، بەعزێک لە سوشال میدیاکان دەنگە، دوو کەس بە یەکەوە بە دەنگ پەیوەندیەکەن، یان قسەکردنەکە لە ڕۆی سوشال میدیا بەهۆی دەنگەوە هەبێ. طبعا لە بینی دکتۆرەکە و نەخۆشەکەش بەهۆی دەنگەوە هەبێ. ئەم هینانە، ئەم جیهازانە هەندێکی ناڵێم هەمووی ئەتوانن حاڵەتی عاتفی شخصەکە، حاڵەتی هەڵچوونی شخصەکە بناسنەوە و ئیشارەتێکمان بۆ بدەن، پێمان بڵێنکەوە ئەو کەسە بەرەو خراپیە ڕۆ بێ ئاگاداری بین. و ئێمەش لەو حاڵەتە بە تایبەتی کە تەعاملی لەگەڵاکەین تۆنی قسەکردنمان لەگەڵ یا ئەگۆڕین. هەروەها
لە کاتی چارەسەرکردنی دەرونیا و کوتم ئەنواعی چارەسەر هەیە یارمەتی دەرە. یەکشت هەیە زۆر گرنگە بۆیە ئەمە بە ڕەنگێکی کە نووسیومە زۆر جار بەداخەوە ئەو کەسانەی کێنە سەر سۆشیال میدیا و قسە ئەەکەن کەسی پسپۆر نین چووە دوشتی خوێندووە یا لە شوێنێکە کۆرسێکی خوێندووە و بڵێن شەهادەیەکیان ناوەتێ شەهادەکە معتەرەف نییە نەوەزارەتی ئەترافی پێکردووە نە نقابە ئەترافی پێکردووە خۆی بە چارەسازی دەرونی دەهانێ و یەک کۆمەڵێک زانیاری بڵاو کاتەوە تەمان ئەو خەڵکێش گوناحن سەیریەکەن هەموو تینووی ئەو جۆرە زانیاریانن اینجا ڕەنگە خەڵک بە هەڵا ببە و خەڵک تووشی ئەنواعی کێشە بکە یەکێک لەوانە ستیگما بە ڕێزانی عنی پەڵە لەکە چۆن مەسەر من ئەگەر لەسەر ناوچەوانم پەڵەیەک هەبێ ئەوە منی تر وەکو شتێک کە ئەچمە دەرەوە شەرمەکەم خەڵک سیرمەکە وازەم هەموو کەسێک سەیری ئەو پەڵەیی منەکەن عینەن شت نەخۆشی دەرونیش خەڵک بە ستیگمایە زانێ بە پەڵەیەک زانێ بە عەرەبی پێڵن ئەلوەسمە بە ئینگلیزی ستیگمایە اینجا لەبەرەوە ئەم جۆرە کەسانە کە ئەو جۆرە زانیاریانە بڵاوکەن ستیگماش بڵاوەکەنەوە بۆیە ئەوە یەکێکە لە خەتەریاتی سۆشیال میدیا هاتینە سەر چات ئایسا کاک دکتۆر وتی ئەگەرتانەوە پەیوەندی بکەن لە ڕێگەی چاتەکانەوە بیکەن ئەنواعی چات هەیە ئێستا من باسی دووسەیەکی یەکەم یەکێک لەوانە ڕۆبۆت دائەنرێت ڕۆبۆتەکە چات ئەکا لەگەڵ ئینسانەکە زۆر جار نەخۆش کێت بۆ لای ئێمە قسەمان لەگەڵاکە بە شەرمەوە قسەکە یعنی بازارە سەری هەڵ نابرێت کە قسەکە بەڵام ئەگەر بزانێ لەگەڵ مەکینەیەکە قسەکە یا لەگەڵ ڕۆبۆتێکە قسەکە ڕەنگە زیاتر حڕیەت وەربگرێت لە قسەکردنیا و ئەتوانێت زیاتر چی لە ناوناخی خۆیەتی هەڵی ڕێژێ ئەمیش یارمەتی دەرئەبێ بۆ ئەو کەسەی کە بڵێن چاتەکە ئەخوێنێتەوە یا لە سایدی دووهەمی ئینەکە یعنی بڵێن دکتۆرەکە لەم بەرە ڕۆبۆتەکە لە ناوڕاستە نەخۆشەکەش لەو لاوەیە ئەوە یارمەتی دەرئەبێت زۆر جار حاڵەتێک دروستە بێ ئێمە بۆیش هەنێ قسە هەیە کە سوکاری نەخۆش ئەیکا لەگەڵ نەخۆشەکە کوڕەکان نەخۆشە کە سوکاری نەخۆش قسەکانی لەگەڵەکەن کوڕەکە وەری ناگرێ کە هێنن بۆ لای ئێمە لای دکتۆر تۆزێک قسەی لەگەڵاکەین ئەبینی قسەکانی ئێمە وەرەگرێ هی کە سوکارەکەی وەرناگرێ بۆچی لەبەرەوەی ئەم تێراپیوتیک ئەلایەنسە دروست بووە یعنی هاوپەیمانێتی چارەسەری لە بینی ئێمە و لە بینی نەخۆشەکە دەرکەوتووە ئێمە هین نین با بڵێن لوقمانی حەکیم نین بەڵام ئێمە خوێندومانە ئەزمونمان هەیە فێر بووین چۆن مامەڵە لەگەڵ نەخۆشەکانمانەکەین بۆیش ئەبینی ئەو نەخۆشەی کە زۆر توندوتیژە لە ناو ماڵەکە کە ئێمە قسەی لەگەڵەکەین هێچگارەوە توندوتیژ نییە ئەمانە هەمووی یارمەتی دەرن بۆ ئەو کەسانە لە ڕێی دیجیتال تەکنۆلۆژیە واتە تەکنۆلۆژی ژمارەی کە بتوانن پەیوەندی لەگەڵ ئەو جۆرە نەخۆشانە بکەن هەروەها وەکوتم نەخۆشەکە ئەگەر بزانێ تۆ لە سایدی دووهەمی چاتەکە تۆ نازانێت تۆکەی شخصێکی نەناسراوی هەویەی خۆت کەشف نەکردووە ڕەنگە بەڵام بزانێت کە تۆ شخصێکی کە ئەتوانێت متمانەت پێ بکە ئەوە لەو حاڵەتە زیاتر دڵی خۆیت بۆ کاتەوە قسەت بۆکە ئەوانەی کە هەیە ئەم چات بۆتانەی کە هەیە ئێستا هەموو یارمەتی دەرن و شتێکی باشن و ئەتوانن استفادەی لێ بکەن زیاتر لەسەری ناڕۆم زۆر جار یارمەتی دەرن بۆ ئەوەی لە حاڵەتی هەڵچوون وشتە بڵێن استفادەیان لێ بکەن و قسە لەگەڵ کەسەکان بکەن بەڵام بەداخەوە بەعجارێ ناتوانێ انفعالات و با بڵێن هەستەکانی ئەو مرۆڤە بخوێنێتەوە بە تەواوی لەبەرەوەی زمان جیاوازە لەبەرەوەی هەستەکان جیاوازە مرۆڤێک بۆ مرۆڤێک جیاوازە ڤێرچوەڵ ریاڵیتی ئەوەیە کە یان سەماعەیەک خەیتە سەرت یا شتێک عینەکێک خەیتە چاوت و ئەچیتە ناو مۆزوعێکی ترەوە ئەمە زۆر یارمەتی دەرە بۆ چارەسەری نەخۆشەکان و بۆ ئەوەی بتوانێت بەرەو ڕووی حاڵەتە دەرونیەکان ببێتەوە بەبێ ئەوەی تووشی مزعافاتێک ببێتەوە و ئیتر وای لێت حاڵەتە دەرونیەکان ئاشنای ئەبێ پێوەی بۆی سە بە سەریعی ڕۆم چونکە کاتەکە کەمە ئاشنای ئەبێت لەگەڵ ئەو جۆرە حاڵەتە دەرونیانە سوودی لێوەرەگرێ و بۆ ئەکسپۆژر بیست یعنی ئیتر وای لێت ئەگەر بە حەقیقەت نەک بە ڤێرچوەڵ
بە ڕاستی لە ژیانی ڕاستیە بەرەو ڕووی سترسەکە بووەوە ئێستا وشەی سترس لە ناو ئەدەبیاتی کوردیە زۆر تەبیعیە هەموو کەسێک ئەزانێت سترس چییە ئێستا خەڵکیە لە کوێرەدەیە کۆیە بۆ لا منەڵە دکتۆر من سترسم لەبەرەوە شەرحی ناکەم هەروەها یارمەتیدەرن بۆ ئەو کەسانەی تووشی واهیمە ئەبن بە تایبەتی واهیمەی خانەگومانی یعنی ئینسانەکە ئەکەوێتە گومانەوە لە کەسوکاری لە خەڵک لە دراوسەکانی ئەم ڤرچوەڵ ریالیتی یارمەتیدەرە بۆ ئەوەی ئەو گومانە نەمێنێ لە ناو خەڵکەکانە بەسەریعی لەسەری ئەڕۆم وەکوتم طبعا لە ناو ئەوە باسی چوار شتم کرد ڤرچوەڵ ریالیتی و چات و سۆشیال میدیا و با بڵێن سمارتفۆن ئێستا باسی چەند نەخۆشیە دەکەم کە پەیوەندی هەیە بەم حاڵەتەوە لەوانە خەمۆکی و دڵە ڕاوکێ یعنی کە ئابە و قەلەق ئەم جۆرە جیهازانە ئەم جۆرە ئارتیفیشیەل ئینتەلیجەنسە زۆر یارمەتی دەرە بۆ ئەوەی ئەو کەسانە تۆ فێریان بکەی چاری خۆیان بکەن معالەجەی خۆیان بکەن بەستەوان لە ڕێگەی تۆوە و چونکە بەردەسن ئەم جیهازانە وەکوتم پێوانەیەک ئەبێ هەبێت بۆ ئەوەی ئەم جۆرە چارەسەرە بپێوێ و هەروەها کەمترین کۆستیشی تێچێ ناڵێن خۆڕایی چکە هیچ شتێک بە خۆڕایی نییە ئێستا بەڵام کەمترین کۆستی تێچێ بە تایبەتی ئەوە ئەتوانی تەطبیقی کە لەسەر ئەو خەڵکانەی کە نەخۆش نین ئەوە لێرە ناومە ناوە نەن کلینیکال پۆپولیشنز ئەو کەسانێک کە نەخۆش نین ئەتوانن هەڵسەنگانێک بە خۆیان بکەن و لە هەمان کاتیشە یارمەتیدەر ئەبێت بە تایبەتی ئەو کەسانەی کە ڕوویان نایە فەیس تو فەیس با بڵێن بەرەو ڕوومان ببنەوە و قسەمان لەگەڵا بکەن طبعا ئەمە گەلبیرتان بێ لە کاتی کۆڤیدە تەڵەبەکان بەجارە پێیان خۆش بوو بە زووم دەرس بخوێنن وەک لەوەی کە ڕوبەڕوو بخوێنن بەعزێکیشی بەعکسەوە بوو هەروەها لە ڕێی سمارتفۆنەوە ئەتوانی زۆر لە نەخۆشیەکانی کە ئابە چارەسەر بکەیت و حاڵەتەکان هەڵبسەنگێنی و بتانی یارمەتیان بدەیت حاڵەتێکی تر سکیزۆفرینیا و سایکۆسیس یعنی زوهان یعنی ئەو کەسانەی کە بیرکردنەوەیان تێکەچێ وەکو مرۆڤێکی ئاسایی بیر ناکەنەوە زۆر جار هەلوەسەیانە بێت واتە شتێتە بەرچاویان یا گوێیان لە دەنگە بێ یا بۆنی شتی نامۆ دەکەن کە بۆنەکەش مۆجود نییە و یان ئەو کەسانن کە ئەوهامیان هەیە واتە دیلیۆژنیان هەیە و ئازان خەڵک دژمنیانە یا خۆی بە گەورە ئەزانێ ئەم ناوشتانە لەم جۆرە نەخۆشیانە دیسانەوە دیجیتال تەکنۆلۆژی یارمەتی دەرە بۆ دۆزینەوەی حاڵەتەکانیان بە تایبەتی لە کاتی قسەکردنیانە چونکە قسەکردنیان وەکو قسەکردنی خەڵکی ئاسایی نییە و ئەو جیهازانەی کە ئێمە یعنی بڵێن ئارتیفیشیەل ئینتەلیجەنس بەکارهێنێ واتە ژیری دەستکرد قسەی ئاسایی خراوەتە ناو مەشینەکەەوە ناو مەکینەکەەوە ئیتر یەکسەر ئەڵێ ئەم قسانە تەبیعی نییە ئەم جۆرە بیرکردنەوە تەبیعی نییە یارمەتیمان دەدا بۆ ئەوەی بتوانین بیدۆزینەوە نەخۆشیەکە و دواییش یارمەتیمان دەدا بۆ ئەوەی با بڵێن یارمەتی بدەین عیلاجی بکەین سەپۆرتی بکەین پشگیری بکەین طبعا بابەتەکە هەمووی بەگشتی پێڵن دیجیتال هێڵت تەکنۆلۆژی واتە تەکنۆلۆژیای تەندروستی دیجیتالی یا تەندروستی ژمارەیی حتا وشەی دیجیتالی تقریبا چۆتە ناو ئەدەبیاتەوە هەروەها چەند نمونەیەک هەیە لەسەر چارەسەرکردنی ئەو جۆرە کەسانە ئەمە زۆر سەرتانی پێ ناشێنم نەخۆشیەکانی خواردن ئەو کەسانەی کە هیچ ناخۆن یا ئەو کەسانەی کە زۆر ئەخۆن ئەم جۆرە کەسانە دیسانەوە ئەتوانین لە ڕێی ژیری دەستکردەوە یارمەتیان بدەین لە حاڵەتی مناڵ و هەرزەکاران ڕخنەیەک هەیە لەسەری ڕخنەکەش ئەوەیە هەتا ئێستا زۆربەی ئەو توێژی نەزانستیانەی کە کراوە لەسەر هین کراوە لەسەر ئینسانی گەورە لەسەر مرۆڤی گەورە کراوە خۆیان ئەڵێن تەطبیقە کرێ لەسەر مناڵ بەڵام بە حقیقەت ناتوانین ئاوا کوێرانە تەطبیقکەن لەسەر مناڵ ئەبێ توێژینەوەی زانستی لەسەر بکرێ هەتا ئێستا نمونەی ڕۆژاوا بوو ئێستا لەمەدا نمونەی هندتان پیشانە دەم بە زۆر بەسەری عشکە بەداخەوە کاتەکە قسمێکی ڕۆژ بە خۆڕایی بواری ئارتیفیشیەل ئینتەلیجەنس لە بڵێن پزیشکیە بەگشتی لە بوارەکانی نەخۆشەکانی چاو
ئۆنکۆلۆژی ینی سەرەتان و ڕێدیۆلۆژی ئەمە زۆر یارمەتی دەربووە. طبعاً ئەم بەحسە لە 2022 بڵاوکراوەتەوە. قسمێک لە ئێوە ئەکادیمین ئەزانم کە وتت لە 2022 بڵاوکراوەتەوە لە مانگی حوتا. طبعاً ئەوە یا لە سەرەتای 22 تەواو بووە و تەقدیم کراوە تاکو و بڵاوکراوەتەوە، یا لە 21 ئەنجام درراوە بەحسەکە. لەبەرەوەی سەرەنگە زۆر گۆڕانکاری لەسەر ئەم زانیاریانە ڕوویدا بێ، بەڵام من ئەوەی دەستم کەوتووە ئەمە بوو. جا لە هیندا ئەڵێن خەڵک کەمتر توانای هەیە با بڵێن کارەبای هەبێ، مۆبایلی هەبێ، ئینتەرنێتی هەبێ، بەرەو تۆزە کێشیان هەیە، بەڵام لەگەڵ ئەوەیشە توانیویانە بەهۆی ئەم ژیری دەستکردە یارمەتی خەڵک بدەن. بەڵام لە هەمان کاتە ئەو راپۆرتەی کە باسم کرد، ئەو پەیوەندی عیلاجی لە بینی من و نەخۆشەکە دروستە بێ، بەهۆی ژیری دەستکردەوە دروست نابێت. ئەو پەیوەندی لە بینی من و پەیوەندی چارەسەر سازیەکەی بینی من و نەخۆشەکە دروستە بێت، بە جیهاز ڕەنگە دروست نەبێت. لەگەڵ ئەوەی هەروەها یەکشتی کەیش هەیە، قسەکان کە ئێمە بڵین تۆماری ئەەکەین یا جیهازەکە تۆماریەکە، قسەی نەخۆشەکە خۆیەتی لە هینا و دڵێتی باسی ئەەکە، مەرج نییە بە جوانی و بە ڕێکوپێکی جیهازەکە تەزیلەکان. لەگەڵ ئەوەیشە ئەم بوارە لەبەرەوەی لە هەند وەکو ئێمە ژمارەی دکتۆرە دەرونیەکان زۆر نییە، وەکو ئێمە نین بزڵبت، بەس یعنی نزیکن لە ئێمەوە، بۆیە زۆر بەسوودە بابەتی بڵین artificial intelligence یارمەتی دەرن بۆ ئەوەی بتوانین نەخۆشی بدۆزینەوە پێش ئەوەی نەخۆشیەکە دەرکەوێت، و هەروەها ئەو کەسانەی کە کێشیان هەیە پێشەوەی نەخۆشیەکان خراپ ببێ دیسانەوە ئەتوانین بیان دۆزینەوە. لە بواری نەخۆشیەکانی خەمۆکی و نەخۆشی مانیا، واتە با بڵێن نەخۆشیەک هەیە بەداخۆ پێڵێن هاری بازجارێ یان نەخۆشی مانیا، ئەوە زۆر جار بەهۆی ژیری دەستکردەوە ئەتوانین ئەو جۆرە حاڵەتانە تەشخیصکەین، و حتا بەجارێ لە ڕێگەی وەرسەپەوە یان ئینتەرنێتی پلاتفۆرمی ئینتەرنێتی تریشەوە ئەتوانین ئەو حاڵەتانە تەشخیصکەین. لە حاڵەتی سایکۆسزا باسم کرد لە هەندیش هەروەکو ڕۆژاوایە، ئەڵێ لە کاتی کە قسەکردن ئەگۆڕێت، قسەکردنی مرۆڤەکە بۆ ئەگۆڕێت چونکە هزر ئەگۆڕێت، ئێمە زمانمان بریتە لە چەند ماسوولکەیەک، ئەم ماسوولکەیە دەنگ دروستەکە بەهۆی ژیەکانمانەوە، بەڵام ئەو قسەکردنە لەکوێوەیەت لە ناو مێشکمانەوە، مێشکەکە دروستیەکە ئیعازا بە ژیەکان ئەیەن بە زمانمان و بە زمان یعنی عەزەڵاتەکانی زمانمان بەهۆی زمانەوە یعنی لغە دەرەکەوێت کە غەڵەتێک ئەبێت لە ناو مێشکمان، زمانەکە غەڵەتی دەرەکەوێت. ئەم غەڵەتانە بەهۆی ئەم جیهازانەوە تو ئەتوانی کەشفیکەی بەهۆی ئەلگۆڕتمێکەوە. ئەلگۆڕتم یعنی حیسابات، جاران ئەمانوت لۆغاریتمات ئەوانەی تەمەنیان هەیە بیریانیە، ئێمە لە نازم لە متۆسە بوو یا لە سانەوی بوو لۆغاریتماتمانە خوێند لە ریاضیاتە. اینجا ئەم جۆرەشتانە ئەتوانین بەو هۆیەوە کەشفیکەین. بەهۆی ئەڤەتارەوە، ئەڤەتارە زانن چیە؟ ئەو ڕسمانەی وەکو بەخەت بە دەست دروستکرابێ بەڵام ڕسمی ئینسان شتی وایە، یارمەتی دەرن بۆ چارەسەری نەخۆشیەکانی سکیزۆفرینیا. یعنی نەخۆشی سکیزۆفرینیا یا شیزۆفرینیا قسەکان بازارێ لە ئێمە وەرناگرێ، بەڵام لە ئێمەی وەرەگرێت لە ڕێگەی ئەڤاتارەکانەوە، کەواتە سوودبەخشە، یعنی ئیسفادەی هەیە. هەمان شت لە ڕێگەی ڤێرچوەڵ ریاڵیتی، واتە بڵێن ڕاستی گریمانەیی. لە حاڵەتی مناڵانە ڕۆبۆت استیفادەی زۆر هەیە. زۆر جار لە مناڵەکانە بە تایبەتی و مناڵانەی کە ئۆتیزمیان هەیە گوێ ناگرن لە ئێمە، گوێ ناگرن لە ئێوە، بەڵام گوێ ئەگرێ لە ڕۆبۆتێک، وەکو چۆن مناڵی گوێ ئەگرێ لە دوول لە ڕووی ئێوە لە سەگێکی ئاچێتە لای سەگێکەوە سەریە خاتە سەر سکی سەگەکە و پاڵەکەوێ، هەمان شت بەنسبەت ڕۆبۆتەکانەوە. بەنسبەت ئینسانی گەورە لە تەمەنە، ئەمە لە هەند باسییان کردووە، ئەڵێ زۆر جار ڕۆبۆت هەیە یا چاتبۆت هەیە ئەبێ بە ڕەفیقی ئەو کەسانەی کە خەڵەفاویان هەیە ئەچنە حاڵەتی پیریەوە. اینجا تۆ خۆت وەکو گەنجێک ڕەنگە تااقەتی نەبێت گوێ لە ئینسانێکی پیر بگری، هەرچەنە خۆی ئەبێ گوێی لێ بگری، بەڵام بەداخەوە زۆر جار گەنج گاڵتە بە پیرەکە. بەهۆی ئەم ڕۆبۆت و ئەم چاتبۆت و ئەم شتانەوە پیرەکان حەزیان لێیە، بەجارێوان لێ ئالوودەی ئەبن، یعنی تر ناتوانێ وازی لێبێنێ، خاستەن ئەگەر چوتە حاڵەتی دیمەنشیا واتە خەڵەفاییەوە.
باشە لە حاڵەتی ئالوودەبوون بە دەرمان و بە مادە هۆشبەرەکانیش سوودبەخشە. بۆ حاڵەتی تێکچوونی خەویش هەر سوودبەخشە، دیسان بە تایبەتی لە حاڵەتی پیرەکانە خۆتان نەزانن ئێمە کە چینە تەمەنەوە بە شەو واجبە گرین بە ڕۆژە خەوین مەبەستم گاڵتەیە، یعنی شەو خەوی کەمە بێتەوە و بە ڕۆژ دایم خەواڵووە و کەسێک کە ئەچێتە تەمەنەوە. ئەمە یارمەتی دەرە ئەم جۆرە جیهازانە، جیهازی ئارتفیشەل ئینتەلیجەنس. بەڵێ اینجا بینە سەر بۆیە کورتیەکەمەوە 3-4 سلایدم ماوە زۆر نەماوە سوودەکانی و لایەنە نەرێنەکانی. سوودەکانی ئەوەیە وەکوتم زۆر بە ئاسانی تۆ ئەتوانی قسە لەگەڵ نەخۆشەکان بکەی، نەخۆشەکەش ناترسێکەوە تۆ هەڵسەنگاندنی بۆ بکەی، یعنی جەجی بکەی، یعنی بتوانانی ینی ئەترسێ بەجارێ ئەڵێ ترسم پێم بڵێ ناتەواوە، ترسم پێم بڵێ داوای لێبوردنەکەم و قسەیەکەم ئەم کابرایە شێتە، ئەو ترسەی نامێنێت چونکە قسە لەگەڵ جیهازێکەکە. هەروەها وەکوتم ئەتوانی بگەیتە دوورترین کوێرەدێ بە شەرتێک مۆبایلی هەبێ، کارەبای تیابێ و ئینتەرنێتی هەبێ. بەڵام وەکوتم لە ڕێی خوانیە. هەروەها تێچۆکەی زۆر کەمە. هی ئەم شتانە فەرقی هەیە لەگەڵ تێچووی تۆ تەکسی بگری بێ بۆ شار و لە شارەوە نان بخۆیت و تەکسی کە بگری بێ بۆ عیادەی دکتۆرەکە و لە لای دکتۆرەکەیش پارەی دکتۆرەکە بیت و ئەم نەوەشتانە هەمووی ئەو شتانە کار ئاسانیەک ئەکرێ بەهۆی یعنی یەک دکتۆر ئەتوانێت لەگەڵ خەڵک قسە بکات لە شوێنانی دووریشەوە. هەروەها بەهۆی ئەم ئارتفیشەل ئینتەلیجەنسەوە دکتۆرەکان ئەتوانن پۆلێنی نەخۆشەکان بکەن، لەبەرەوە ئەو نەخۆشانەی کە پێویستیان بە گەورەترین ریسۆرس یعنی سەرچاوەی خزمەت بخەنە ئەو لاوە بەلاوە بنێن، ئەوەڵجار ئەوانە بڵێن یارمەتی بدەن کە کەمترین سەرچاوی خزمەتی تەندروستی دەرونیانەوێ، بەڵام دوایی بچن بەلای ئەوانەی کە هی زیاتر و هی قورستریان دەوێت. هەروەها لێرە یەکشت هەیە، من وەکو دکتۆرێک کە قسە لەگەڵ نەخۆشەکە ئەەکەم ممکنە ئەو ڕۆژە سرم بێشێ، شەڕم لەگەڵ ماڵەوە کردبێ، یەکێک خەبەرێکی ناخۆشی دابوومێ، ئەمانە هەمووی وام لێکەن کە ئەو ڕۆژە بە توانایەکی باشەوە لەگەڵ نەخۆشەکان قسە نەکەم. شتێکی تر هەیە دیستراکتەبڵەتی، یعنی ممکنە من سەیری مۆبایل بکەم و قسە لەگەڵ نەخۆشەکە بکەم. لێرە ئەمە هەمووی کارەکاتە سەر توانای من لە قسەکردن لەگەڵ نەخۆشەکە و چارەسەرکردنی نەخۆشەکە. ئەم جیهازانە ئەوەی تیانە تۆ پرۆگرامت کردووە، تەنها گوێ لەو کەسە ئەگرێ، لەبەرەوە ئیسیفادەی هەیە. هەروەها وەکوتم زۆر جار یارمەتی دەرە بۆ ئەوەی نەخۆشێک لە نەخۆشێکی کە جاکێتەوە تایبەتی خۆی هەبێ. ئەمە سوودەکانی بە 1-2 دقیقە باسی نەکانەکەم لایەنەرێنەکانەتی، ئەویش ئەوەیە مەسەن بەجارە تۆ کە بە تەمەنە ئەڕۆی ڕەنگە نەتوانیت ئارتفیشەل ئینتەلیجەنس ئەم جیهازانە بەکاربێنی، هەرچەند ناویش حەلی هەیە. حەلەکەی ئەوەیە یەکێکەکەی گەنجێکەکەی بە شاگردێک لەلای خۆت شتێکی ئەیتەوە ئیشەکانت بۆکە، بەڵام یعنی تواناکانی خەڵک وردەوردە کەمە بێتەوە کە بە تەمەنە هەچی. مەبەستم لێرە خەڵکەیە هەم نەخۆشەکان هەم دکتۆرەکان یا هەم ئەو کەسانی کە لە بواری با بڵێن تەندروستی دەرونی کار دەکەن. وەکوتم ئەو پەیوەندیە عیلاجەی کە لە بینی تۆ نەخۆشەکە هەیە، لەبەرەوەی تۆ ئینسانی مرۆڤی ئەو جیهازە دروست نابێ و ئەبێ بە ڕێگرێک لەسەر ئەوە. هەروەها یەکشتیکە هەیە، من ڕەنگە هەستی نەخۆشەکە بکەم و تعاتوفیشی لەگەڵا بکەم، سۆزدار بم لەگەڵیا، بەڵام جیهاز ئەوەی تیانە. هەروەها یعنی لە کاتی نەخۆش عیلاجکردنە ڕەنگە من بە زەین پیابێت، جیهاز بە زەیتیانە چونکە پرۆگرام کراوە. هەروەها یەکشتی کە هەیە، بەجارێ خەڵک ئیتر ئیدمانەکە لەسەر ڕۆبۆت و ئەو شتانەوەکو باسم کرد. و یەکشتی کەش هەیە ئێساوە لە سۆشیال میدیا، من ئەگەر غەڵەتێکم کرد ئێستا سۆشیال میدیا ئەوە ئیتر نەمۆنتاجە کرێ و نەچاگە کرێتەوە، یعنی وەکو فیشەکێکە و بەرەڵا بوو بێ، بەڵام لە شوێنی ترە ئەوە نییە. لە هەمان کاتیشە تۆ کە قسە ئەەکەی ئەگەر نەخۆش بی یا بڵێن کەسێک بێتەوە قسە لەگەڵ دکتۆریا بڵێن
معالجە نفسیەکە بکەی چارەسازە دەرونیەکە بکەی بەعزی جارێ زانیاریەکانت بڵاوە بێتەوە خەڵکی کەش دەتوانێت هاکیکە ئەمە مشکلەیەکی گەورە دروستەکە. یەک شتی کەش هەیە زۆر گرنگە ئەویش ئەوەیە ئەو کەسەی کە سۆفتوێرەکەی دروست کردووە و ئەپلیکیشنەکەی دروست کردووە ئەو کەسە تۆ ئەگەر لە ئەنجامی عیلاجکردنەکە هەڵەیەک دروست بوو و نەخۆشەکە تووشی با بڵێن زەرەر و زیان بوو تۆ ئەچی شکار لە کێیەکەی خۆشکار لە سۆفتوێرە ناکەی لەبەرەوە ئەویش بڵێن خاڵێکی نەرینیە بۆیە زۆر گرنگە ئەو حاڵەتانە بە حساب بیزانین بۆ ئەوەی یعنی خاڵە نەرینەکانی بزانین. یەک شتی ئەخیر لێرە باسی ئەەکەم زۆربەی ئەو بەحسانەی کە بڵاو کراوەتەوە لەسەر لایەنە ئەرێنەکان نەک نەرێنەکان ئەرێنەکانی ئارتیفیشیەل ئینتەلیجنس ئەوە برادرانی IT ئەزانن باسی چیەکەم و برادرانی کۆمپیوتەر و مهندسەکان ئەزانن باسی چیەکەم ئەو کەسانن کە هەر خۆیان جیهازەکانیان دروست کردووە هەر خۆیان سۆفتوێرەکانیان دروست کردووە هەر خۆیان پرۆگرامەکانیان دروست کردووە ئەپلیکیشنەکانیان دروست کردووە کردوانە بە بەحث و بڵاویان کردوتۆ لە مەجەلە علمیەکان ئەوە نابێت وەفیکە الخەسم والحەکەم و هەمووتان ئەزانن هەر کەسێک کە پەیپەرێکی ئارتیکڵێکی نار بۆ مەجەلەیەکی علمی ئەبێ بنێرێ بۆ محەکەم ئەوانە محەکمیان نی هەر خۆیان محەکمن هەر خۆیانیش بڵاوکەرن بۆیە هەتا ئێستا ئەتوانین بڵێن جێی سێقە نیە. یەک شتی ئەخیر هەیە باسی ئەەکەم ویزدەم دانایی ئێمە تا ئێستا ژیری دەستکردمان دروست کردووە بەڵام دانایی دەستکردمان دروست نەکردووە بە ڕێزان یعنی بۆ نمونە ئێستا دەرەجەی دەکا پێڵەن IQ Intelligence Quotient هینی مناڵێک وردە زیادەکە حتا ئەگاتە بڵێن عمری 50 ساڵی وشتیوە 45 تا 50 دوای ئەوەی تر وردە ئەو زیرەکیە کەمە بێتەوە شخصەکە احتیما دەکاتە سەر زەخیرەکەی خۆی کە فێری بۆ لەلایەن ئەم 40 ساڵەوە وردە زیرەکیەکەی کەمە بێتەوە ئیلا ئەگەر زەخیرەیەکی زۆری هەبوو بێت لە شت بۆ نمونە ئێستا پرۆفیسۆری عالیمەکان درەنگتر زانێرەکانیان لەبیرەچێتەوە بەڵام لە artificial wisdom نەک artificial intelligence یعنی دانایی دەستکرد ئەو شتە نییە ئەوە هەر تا ماوی زیادەکە ئەمە بابەتێکی ترە بۆ محازەرێکی تر ئەگەر ویستمان باسیکەین لێرە ئەوەستم زۆر سپاسانەکەم دەستان خۆش بێ ئاخر سلایدتان شانە دەم و ئیتر دوای ئەوە کێ پرسیاری هەبێ مەمنونم وابزم ئەمە ئاخر سلاید بوو کاکە دکتۆر هیمدان خۆش زۆر سپاس بەڕاستی ئەو چێن دەرەکات دکتۆرە وێنێ ئەوە سلێمانی حیاتەکە زۆر سپاس دەستت خۆش بێ دەست و چاوت خۆش بەڕاستی با بڵێن هەم ئاوەدانت کردەوە هەم دڵت گەشت کردینەوە زانیاریەکانش زۆر دەزانم خێرا بوو دەزانم باوەکە کەم بوو هەندێک کاتشمان لێ ڕۆی بەهۆی هەندێکشتی تەکنیکیەوە بەڵام پێداچنەوەکی زۆر باش بوو بەو بوارانەی کە دەتواندرێ بە شێوەیەکی باش سود لە ژیری دەستکرد وەربگیرێ بۆ بواری پزیشکی دەرونی کە وەسد کرد بە مانافراوانەکەی پزیشکی دەرونی کە هەمەلایەنەکە دەکرێتەوە بەڕاست دەست خۆش بێ ئەگەر بەڕێزێک پرسیاری هەیە دەتوانێت بێعازی دەست پەرشکردنەوە دەستی بەرزکاتەوە بزانم دوو پرسیار هاتبوو لە چاتەکەی بۆ جەنابەت دەخوێنمەوە دووچیان هەرگشتی بوون یەکێکیان بزانم ئیقبال بوو دەڵێ ژیری دەستکرد جیاوازەکەی لەگەڵ زیرەکی مرۆڤ لە چیدایە کاک دکتۆر دەتەوێت پرسیار وەڵام بدەیەوە یان والله با پرسیار وەڵام بینەوە طبعا زیرەکی مرۆڤەوە هەر زیرەکی مرۆڤە کە خوا پێی بەخشیوین و لەناو طبعا بڵێن سنوورێکی تایبەتی هەیە توانایەکی تایبەتی هەیە و لەو توانایە تێناپەڕێ بەڵام زیرەکی دەستکرد لە ڕێگەی جیهازەوە تۆ ئەتوانی زیرەکی هەزارەها خەڵک بلیۆنەها خەڵک خڕ بکەیتەوە کۆ بکەیتەوە لە ناو جیهازێکە لە ناو ئامرازێکە کەواتە جیهاز با بڵێن artificial intelligence کە ژیری دەستکردە زۆر لە مرۆڤ زیرەکترە بەڵام با ئەوەش بڵێم تخوا پرسیاریان لە 791 دکتۆری دەرونی کرد لە یەکێک لە بەحسەکانە وتیان ئەرێ ئێوە
ماوەیەکی تر دوکانەکەنەوە هی کەمالیات و دانیشن واز لە ئیشەکەتان نهێنن چونکە جیهاز ئیشی ئێوەکە کەمترینیان وتیان بەڵێ ئیتر ئەبێ ئێمە واز بێنین و چین ئیشێکی تر بکەین تیجارەت بکەین ئەگەر پارەمان هەبێ ئەگەرنا شاگردیەکەین کەمێکی کەیشیان وتیان ئێمە هەر خۆمانین و کەسی کە ناتوانێ ئیشی ئێمە کۆ ئیلی ئاخریه زۆربەی زۆریان کە من یەکێکم لەوانش بەشدار نەبووم لە هینەکە ڕسێرچەکە بەڵام خۆم دەنگی خۆمە خۆمە پاڵەوان بە هەردوو لا یعنی بە دکتۆری دەرونی و بە جیهازی زیرەکی دەستکرد پێکەوە ئەتوانین بە باشترین شێواز خزمەتی نەخۆشەکە بکەین اینجا وەڵامی ئیقبال اینجا نازم کاک ئیقبالە یان ئیقبال خانە چونکە ئیقبال هەردووکی ئەگرێتەوە زیرەکی دەستکرد توانای زۆر لە هی مرۆڤ زیاترە زۆر گەورەترە بەڵام چییە جیهازە یعنی ئەبێ هەر مرۆڤ کۆنتترۆلی بکە ئەوە فەرقەکەی هەردووکیانە دەستت خۆش بێ دکتۆر ڕزگار دەپرسێ لە کوردستان ئێستا و پرۆسێ لە چه ئاستێکدا بەڵێ ئێستاوە کاک دکتۆر هیمداد ئەم زوم پلاتفۆرمەی داناوە ئەوە یەکێکە لە ئاستەکان کۆمەڵێک خەڵک ئێستا بەهۆی وەتسەپ و تیکتۆک و ئەم نوعشتانە پەیوەندیەکەن ئەوە لایەنێکی تریشێتی زۆر لە دکتۆرەکان ئێستا بە چی پێڵێن ڕۆبۆت و شتیوا ئیشەکەن لە کاتی عملیات و نوعشتانە لە کوردستان بەڵێ ئەوانە ڕۆبۆت لە زۆر بواری تریشە تەمان من لێرە باسی تبەکەم بەڵام لە زۆر بواری ترا ئێستا ڕۆبۆت بەکاردێت و ڕەنگە لە تیچینگیشا کە تۆر هیمدادیش بزانێ لەوەی شعینەن شت بەکاردێت لەبەرەوە نەگەشتۆتە ئەو ئاسەی غەرب بەڵام یعنی هەر وای لێت تەمان ئێمە ئەومان لەبیر نەچێ وەکو لە هەند ئەڵێن کارەبات ئەوێ ئینتەرنێتت ئەوێ کارەبا بەردەوامتەوێت تەمان ئینتەرنێتت ئەبێ هەموو کەسێک سمارتفۆنی هەبێ هەموو کەسێک ڕەنگە پێویستی بە لاپتۆپ بێ ئەوانە هەمووی دەورە بینن ئێستا طبعا ئەم شەو من بازارێک گوێ لە ڕادیۆی هینەگرم هینی ئەلحوڕە ڕادیۆکان وابزەم ڕادیۆ نەوانە ئەوکەیتر سەوایە شتێکی وای پێڵێن پرسیارێکیان کردبوو لە خەڵک لە 94 ژنان بەداخەوە لە عێراق لە کوردستان کەمتر بەڵام لە عێراق هەر هینی نییە یعنی لاپتۆپی نییە یان سمارتفۆنی نییە لەبەرەوە هێشتا نەگەشتووە بەڵام لە عینی وەختیشە خەڵکمان تایە ئێستا عملیات بە ڕۆبۆتەکات کاتۆ دوو بەرز پرسیاریان لەسەر ئەو بۆچورێ جەناوەتە لەسەر گوتت بەپێی توێژینەوە شاشە هەندە زیان بەخش نییە ماوەی زیاتر ئەگەر وتیان ڕوونکردنەوە زیاتر بدەی لەسەر کواڵیتی شاشەکە گرنگە نەک کاتەکە بەڵێ طبعاً دکتۆرەکانی چاو ئەگەر لیان بپرسی پێ دەڵێ ئەگەر طبعاً چاوت بنووسێنی بە شاشەکەەوە ئەوە خراپە چونکە شەپۆلی تایە لێدا بەڵام توێژینەوە زانستیەکان ئەوەی پیشانداوە کە تۆ ئەگەر بە شێوەیەکی زانستی هەمووتان لەبیرتانە 20ەکە 20 دقە سەیرەکەی 20 ثانیە چاوت داخەی سەیری 20 مەتر دوورەکە ئەم نوعشتانە ئەگەر ئەوانە بکەی وابزانم زەرەری نابێ لە هەمان کاتیشە بە حقیقت ئەو شتانەی کە ئەیبینی لەسەر شاشەکە ئیتر بە محتەوایەکەیەتی بە دەنگەکەیەتی ئەوانە گرنگترە زۆر لەوەی کە ماوەی سیرکردنی شاشەکە ئەوە بوو مەقسەدم لە قسەکە بەڕێزر بە ناوی مەڕوە پرسیاری هەیە دەربارەت دەڵێ ئێستا ئەپلیکیشنەکەیە بە ناوی دکتۆر ئۆنلاین ئەوە دەچێتە قالبیزیرەی دەستکردە بواری پزیشکی بە چێژێک ئێمە ئەگەر بیرتان بێ من باسم کرد باسی تەلیمەدیسنم کرد تەلیمەدیسن یعنی بڵێن تۆب لە ڕێگەی یا تەلەفۆن یان تەلەڤیزیۆن لە کاتی کۆڕۆنا ئەگەر بیرتان بێ با بڵێن عینەن شتێکی لەو بابەتە دروست بوو چەند دکتۆرێک بعضی شت هەیە بێ بە دیعایە حەز ناکەم باسی کەم بعضێ دکتۆرێک شتیان دروست کرد و خەڵک پەیوەندیان پێوەکردن بەڵام ئەومان لەبیر نەچێ بعضێک لەو شتانە بۆیە زیاتر ناچمەوە تەفاسیلی دیعایی شخصیە یعنی ڕەنگە من ڕەنگە نازەم ئێوە دی بێتانیانە لەو شوێنەی کە کاری تیاکەم
تەلارێکی پزیشکی تایبەتە ناوی ناڵێم لەوەیە ئێمە دکتۆرەکان کە لەو عیمارەیە ئیشەکەین ئاوا بەعزەشتی ڤیددیۆی کورت دەدەقەی بڵاوەکەینەوە لەسەر بابەتەکەی خۆمان ئەوە دیعاە نییە بۆ خۆمان چونکە ئەمە سوود بە خەڵکێکی زۆر ئەگەێنین لە ڕێگەی ئەوە بەڵام هیوا هەیە باسی عملیاتەکانیەکە و چەند کەسی چاکردۆنە هەمچی یعنی ئەگاتە ئەچێتە قاڵبی وەکو مەلاعەلی کەڵک وای لێت شخصەکە بۆیە ئەوەی کە باسیەکە ئەو بەڕێزە مەڕواخان نامێلەوە زیاتر باسی کەم ڕەنگە سوودی هەبێ بەڵام ئەگەر بەهۆی تجاری بەکاربێنێ سوادەی نییە ئەمەکە گەیشتکە دەستت خۆش بێ بەڕێزی تر پرسیاریان هەبوو ئەگەر دەستیان بەرز کردووە گەنا چات باڵێن ئەوکان ڕستممان گرتووە وێنەکە چرۆ کامل ڕێز هەرهامتە بەڵێ مامۆستا چرۆ فەرموو مامۆستا چرۆ کامل فەرموو مایکەکەت بکەوە بفەرموو سڵاوم کاتتان باش زۆر سپاس بۆ هەموو ئەو وێبنارە زۆر بە سوود و بە کەڵکانە بەڕاستی من لەوانەیە مۆزوعەکە ڕەبت کەمەوە بەیەکەوە بە دەکای ئیستناعەکە لەگەڵ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ دکتۆرە بەڕێزەکان چونکە من بەڕاستی تەجروبەیەکی تاڵم هەیە لەگەڵەوەی چوین بۆ لای دکتۆرێک دایکم نەخۆش بوو طبعا لەوە پێش هەر نەخۆشی ئەو دکتۆرە بوو دایکم ئیتر گەشتە ئەوەی کە تۆزی حاڵەتەکەی قورستر بوو بەڵام دکتۆرە یعنی من مەبەستت من نەخێر ئەو دکتۆری کە دایک من بردبوو بۆ لای ببوو لە کاک دکتۆریان بەڵێ ئەو دکتۆری کە دایک من بردبوو بۆ لای اختصائی هەناوی بوو دایکم تۆزێ کێشەی هەبوو لە ئاخیری وەفاتی کرد هەموو بەڕێزان خۆش بن ئینشاءالله بەڵام من پرسیارەکەم ئەوەیە لە بینی ئەو دوو پێشکەوتنەیە بەڕاستی ئاستی زیرەکی ئینسانەکان وهلو ولو زیرەکی اصطناعیش هەر زیرەکی ئینسانە بەڕاستی کە توانیوەتی کەشفی ئەوە بکە ئەوەی کە من پرسیارەکەم هەیە لەسەری ئەوەی ئایا دکتۆر ئەبێ لایەنی دەرونی نەخۆشەکەی بەڕاستی زۆر بە نەظەری ئاعتیبار وەربگرێت چونکە ئێستا لای ئێمە کولتورێکی تۆزێ بەلای منەوە یعنی منیش کەسێکی ئەکادیمیم بەڕاستی بەلای منەوە کولتورێکی نەخوازراوە بەوەی کە ئێمە ئەبێ بەپی کولتوری خۆمان مامەڵە لەگەڵ نەخۆشەکانمان بکەین لە دنیای دەرەوە خەڵکەکان لەوانەیە ڕاهێنرابێتن لەسەرەوەی ڕاستەوخۆ پێی بووترێت تۆ ئەوە تا تۆ ئەوەنەی تر ئەژیت تۆ بەو شێوە یعنی ئەمە کولتورە ئەبێ دکتۆرە بەڕێزەکانمان سابی کولتور بکەن بەڕاستی من دایکم تەمەنی 84 تا 85 ساڵ بوو زۆر ئازاش بوو یعنی ناڵێم با قسەکان زۆر دوور و درێژ نەکەمەوە بەڵامی تر ئەوە بوو دکتۆرەکە ڕاستەوخۆ لەگەڵ منە قسەیە کرد دایکشم بە ئاگا بوو بەسەر چەنە بێتاقەت بوو بەڵام شتەکانی بە شێوەیە قسەی کرد دکتۆر کە ئیتر دایکم تەواوە بێ ژیانی تەواوە بێ ئەمە زۆر کاریگەری لەسەر دایکی مندانە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم من معالج طبيعي بۆ هێنابوو لە ماڵەوە معالج طبيعیەکە هات باسی شتی خورافیاتی کرد مەلەکوت المەوت ئاواکە و مەلەکوت المەوت ئاواکە و کەسی خەوی بینیوە لە سۆشیال میدیاوە بڵاوی کردوتەوە بەڕاستی ئەمانە بۆ من زۆر کاریگەریەکی زۆر سەیری لەسەر دەرونی خۆشم دروست کرد من هەر ئەوە نەم پێکرا معالج طبيعیەکە بۆستێن وتم شتی وا خورافیات تۆ چۆن باوەڕێ پێی هەیە یعنی لەبەرەوە من ئەمەوێ یعنی ئەوە مەبەستمەوە بۆ ئەم دووشتە ببەستم بەیەکەوە ئەبێ زۆر حساب بۆ لایەنی دەرونی نەخۆش بکرێ ئایا لە بەکارهێنانی ذەکای ئیصطناعیە حسابی ئەوە کراوەکە حساب بۆ دەرونی نەخۆشەکە لایەنی دەرونی نەخۆشەکان بکرێ و بە تایبەتیش کە نەخۆشەکان تەمەنیان سەرکەوت بێت زۆر سپاس مەمنونتانم خواتان لەگەڵ چرۆخان بەڵێ ئەوەی باست کرد من تقریبا باسم کرد وتم ئەمە جیهازە نە بەزەیی هەیە نە خاتری تیا هەیە لەبەرەوە بەداخەوە لە کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکی جیاوازین وەکو جەنابەت فەرموود زۆر لە شوێنان لە عالەمە شتێک هەیە پێڵێن breaking bad news یعنی شێوازی گواستنەوەی خەبەرە ناخۆشەکان بۆ مەسەن بە یەکێگەڵی هاتووە بۆلات بە دڵ و بەگیان عیبی نییە عمری 40 ساڵە وەکۆڵە ڕوومەتێڵی سێوی سوورە ئیتر شتێکی بەسیتی هەیە تۆ پێڵێ وڵا شەکرەت هەیە چکە لە فاسەکە شەکرە دەرەچێ شێوازی گەیاندنی بڵین خەبەرە ناخۆشەکە زۆر گرنگە لە غەربە وەکو جەنابەت فەرموود 100% ئەبێ بیڵێ ئەگەر نەیڵێ محاسەبە ئەکرێ یعنی وەکو دکتۆرێک ڕەنگە بدەن بە مەحکەمە
بەڵام لە لای ئێمەوانە بەحث کراوە لەسەر ئەوە دکتۆرەکانی سەرەتان بۆ نمونە بەحسیان کردووە لەسەر دکتۆرەکانی خۆمان و نەخۆشەکانی خۆمان و لیانە پرسن ئایا ئێوە یەکسەر بە نەخۆشەکە ئەڵێن یا ناو ئیلا ئاخری دەرکەوت کە کەلتور زۆر دەورەبینێ شێوازی گواستنەوەی قسەکان فەرقی هەیە ئەمێنێتەوە سەر باگراوندی ئەو کەسە خوێنەوارە خوێنەوار نییە کەی لەگەڵایە چۆن پێڵێ شوێنەکە چۆنە دەکەس دانیشتووە و تۆ سەری نەتیجەکەیەکێت و یەکسەر پێڵێ ئەو شتت هەیە ئەمانە هەمووی دەور ئەبینێ لە زیرەکی دەستکردا بەداخەوەوانە نییە بۆیە ئەڵێم جێگەی دکتۆر ناگرێتەوە بە هیچ شێوەیەک. زۆر باشە دکتۆرجان لاوێن دەپرسێ ئایا زیرەکی دەستکرد نابێتە هۆی کەمبوونەوەی زیرەکی مرۆڤ بەوەی کەمتر اعتیماد بکاتە سەر تواناکانی خۆی؟ وڵای سە من یەکشت لە تۆ پرسم لاوین خان نازەم تەمەنت چەنە من و دکتۆر هیمدار لە من بچووکترە بەس هەر جیلی یعنی تازە نییە ئێمە کە شتێک ئەنووسین بەدەسوخەت شەرمەکەین غەڵەتی سپێڵ بکەین کاکتۆر هیمدار اختصاصی ئینگلیزیە منیش تۆزێک لە ئینگلیزیە زانم کە شت ئەنووسین کە شتێک ئەنووسین وشەیەک ئەنووسین بە ئینگلیزی شەرمەکەین سپێلینگ مستەیکمان هەبێت بەڵام فەرمووی سە هەرچی لاپتۆپ وەرچی مۆبایل وشتی وا هەیە یەکسەر بۆ چاکەکە لەبەرەوە بڵێ ئێستا تۆ لەبەرەوەی ناود لاوینە ئەو پەڕی ڕەنگە 25 ساڵ بێت ئەمەنێت باوەڕ ناکەم لەوە زیاتر بێ تەحەدا دەکەم ئەگەر وشەکانت کۆمەڵێک غەڵەتی سپێڵی تیانە بێ و تۆ اعتیماد نەکەیتە سەر مۆبایلەکەت بۆ ڕاستکاتەوە بە سپێڵ چەکەر بێ یا بە شتێکی وابێ ئەوە بە ئینگلیزی من علاقم بە زمانەکانی ترەوە نییە لەبەرەوە بەڵێ بەداخەوە خۆی ئەساسەن ئارتفیشیال ئینتەلیجنس لە مرۆڤ زیرەکترە بەڵام وەکو وتم کائینە نییە یعنی بڵێن ڕۆحی تیا نییە تۆ ئەبێ بە کەیفی خۆت جڵەوی بگریت و دەستکاری بکەیت لەبەرەوە زیرەکی کەم ناکاتەوە بەڵام بەعزێک سکیل هەیە سکیل یعنی تواناکان بۆ نمونە توانای ئێستا مەسەن بۆ نمونە نەخۆشەکانی ئێمە بەعفو دکتۆرەکانی ئێمە دکتۆرە تازەکان کە من مامۆستا بووم لە زانکۆی سەلاحەدین لە بینی 83 بۆ 98 تەلەبەکانم فێرە کرد بە جوانی فەحسی نەخۆشەکان بکەن بەبێ ئەوەی ئەجیزە و شتیوایان هەبێت بتوانن بگەنە تەشخیصێکی نەخۆشەکە بەڵام وردە جیهاز پیا بوو ئیتر ئێستا دکتۆرەکان خۆیان هیلاک ناکەن هەر اعتیماد لەسەر جیهازەکانەکەن ئەچی بۆ لای دوو سوالت لێکا یەکسەر ئەدنێرێت تەحلیلەکانت بووە کاکو ئێمە نییە بەڵام ئەوە پێی ناڵێن زیرەکێکی کەم بۆتەوە بەڵام تەمەڵمان ئەکات یعنی تااقەتمان نابێت ئیش بکەین لەسەر نەخۆشەکە بەڵام زیرەکی کەم کاتەوە باوەڕ ناکەم زیرەکی کەم کاتەوە شارێکی تر زیرەکی دەستکرد چۆن دەتوانێت هاوکاری ئەو منداڵانە بکە کە هایپەر ئەکتیڤن یان ئەتێنشن دیڤیژنیان هەیە هیچ ئەپلیکیشنێکی تایبەت هەیە بەکارهێنانی مۆبایل تا چە ڕادێک کاریگەری لەسەر خراپتر بوون یان باشتر بوونی بارودۆخەکان هەیە ئەو پرسیارێکی گرنگە طبعا هەمومان ئەزانین ئێمە نەسیحەتی مناڵانەکەین ئەڵێن با مۆبایل بەکار نەهێنێ بە دایک و باوکەکە ئەڵێن مۆبایل بەکار نەهێنێ بۆ هین بۆ ئەم گەیم و ئەم نوعشتانە چونکە ئەوەنەی تر دادەبڕێ ئایزۆلیشن ئەبێت دادەبڕێ و یەکێک لە چارەسەرەکانی مناڵی ئۆتیزم و ئەوانەی تریش کە وەکو ئۆتیزمن چکە ئۆتیزم شەبەنگە ئۆتیزم سپێکترۆم دیسۆردەری پێڵێن شەبەنگی ئۆتیزم ئەوە چارەسەریانەوەی بێت تێکەڵاو بن لەگەڵ خەڵکە و کەمتر با بڵێن جیهاز بەکاربێنن بەڵام لە عینی وەختیشە ئەگەر ئەو مۆبایلە ئەپلیکیشنێکی وای تیاک دانرابێ ئێمە نیمانە بەداخەوە من نیمە بەڵام باوەڕش ناکەم هەبێت ئێستا حاڵی حاضر لە کوردستانە و لە دەرەوەش کەمترە بەڵام یعنی لە تەوری تەجروبایەوە من لە هینەکە ئاماژەم پێکرد لە محازەرەکە زۆربەی زۆری توێژینەوەکان لەسەر گەورە کراوە و ئەڵێن گوایە تەطبیقە بێ لەسەر مناڵا بەس شەرت نییە وابێ لەبەرەوە بۆ ئۆتیزم ڕەنگە سوودی هەبێ بەڵام بۆ ADHD ئەوەی کە فرەجوڵەییان هەیە ئەوەی کە فەرتل حرەکەیان هەیە زۆر زەحمەتە بە بڵین بە ژیری دەستکرد استیفادەی لێ بکەن پرسیارە لە مامۆستا لەیلاوە بۆ هەر پرسیارێکی کەشی هەبوو باسی ئەوەمان کرد کە ئەگەر کەسێک بڵێن کێشەی دەرونی هەبێ ڕەنگە ئاسوودەتر بێ ئەگەر بزانێت لەگەڵ ڕۆبۆتێک یان لەگەڵ چاتبۆتێک قسە دەکا وەک لەوەی کە لەگەڵ دکتۆرەکە ڕاستەوخۆ قسە بکە ئەو دەڵێ ئەگەر ئەو کەسە بزانێت دکتۆرێکیش لە تەنیشت کۆمپیوتەرەکەی هەر خۆ ئاسوودە نابێ ینی وەکۆیە ینی شەرمەکەی هەردەمێنێ یان ئەگەر ترسە شەرمە بە هەر شێوەیەکە
زۆر جار دکتۆرەکە لەو دیو نییە زۆر جار جیهازەکە خەزنیەکە بە تایبەتی ئەگەر ئاڤاتار وشتی وابێ وابزەم هەمووەزان ئەڤاتار چییە ئەو دەم و چاوانەی کە دەرئەکەوێ بەعجارێ کە تازە کۆمپیوتەر پیا بوو شخصێک هەبوو کە شتمان لێ پرسیە کێشا بەسەری خۆیان وەکو حاجی لەقلەقێک وا بوو دەرەکەوت لەسەر شاشەکە اینجا ئیسە بووە بە دەم و چاوی خڕوشتیوە جیهازەکە خەزنیەکە اینجا دوایی دکتۆرەکە سەیرەکە توانین بڵێ بە نەخۆشەکە بڵێ کاکە دکتۆرەکە لەوێ نییە گوێت لێ ناگرێ ئێستا یا نازانێت تۆ چی ئەڵێ لەبەرەوە ئەوش حەلی هەیە بەسیتە یانی شتەکە ساسۆ مححمود دەڵێت چۆن زیانەکانی کاریگەری سوسیال میدیا کەم بکەینەوە لە ڕووی تەندروستی دەرونیەوە خۆت دەزانێت ئێستاوە زۆر باوە دەڵێن سوسیال میدیا لە ڕووی دەرونیەوە کاریگەری نەرێنی هەیە چۆن بتوانین ئەو کاریگەریە کەم بکەینەوە وڵی زۆر بەسیتە یعنی ئێمە هەموو جارێ ئەڵێن گوێ لە هەموو کەسێ مەگرە هەر کەسێک هاتوو ئەو بەداخەوە لە هەولێر زۆرە لە کۆیە زۆرە نازان بۆچی لەبەرەوەی نازم جارەکە پانترە لە هەولێر بۆ ئەو جۆرە کەسانە تێناگەم ئەو کەسێ هەر لە خۆیەوە بڵێن نازناوی چارەسازی دەرونی یا پسپۆری دەرونی لە خۆی ناشرت نییە تۆ گوێی لێ بگری بێ بزانێ و کەسە کێیە یعنی ئەمە پێشنیازێکمان کرد وتمان سەمە کۆمەڵەیەکمان هەیە کۆمەڵەی پزیشکانی دەرونی کوردستان کە هەموو دکتۆرەکانی سلێمانی و هەولێر و دهۆک و هەڵەبجە و گەرمیان و زاخۆ و ئەتر سربەخۆیەکان ئەو شوێنە سربەخۆیەکان هەمووی بەیەکەوە ئەندامنتایە ئەو کەسە توانێ نامەیەک بنێرێ بۆ ئەو شوێنە مەسیجێک بنێرێ بڵێ کاکەم زەلامە ئەم شتانە بڵاو کاتەوە بڕای پێ بکەم نەیکەم بەو شێوەیە خۆ دەپارێزی لە زانیاری هەڵە ئەوە یەک دوو هەم سە خۆ منیش فەیسبوکم هەیە بەڵام بەخوا مەجال نادەم هەموو کەسێک شتم بۆ بنووسێ و شتی هەموو کەسێکیش ناخوێنمەوە و کەمترین فرێندم هەیە چونکە بە شێوەیەکی جوان و بە سلوکەت بەکارێنم هەر لەبەرەوەیش من فەیسبوکەکەم مەسەر نەتوانم بڵێم 10 ساڵی شەهاک نەکراوە بۆیە ئەبێ بزانی لە فەیسبوکە لەگەڵ کێە ئەبی بە فرێند گوێ لە کێ ئەگری سەیری کێەکەی بەو نوعا خۆت ئەپارێزی لە کۆمەڵێک شتی خراپ لە فەیسبوکە طبعا هەمومان ئەزانین ئەو کەسانەی لە سەرەتا ئەوەجار کە دەستی پێکرد پیانەوەت ڕسمی خۆتدانێ و خۆت ڕوودکەرەوە نازم چی بکە و چی بکە و چی بکە نامێ باسی کەسکەم بەڵام ماڵی زۆر خەڵکی وێران کرد بەداخەوە ئەتوانی خۆت بە دوور بگری لەو شتانە خۆ هەموو کەسێک ناکەوێتە ئەو داوانەوە کەسی بەداخەوەڵێم ئەگەر خۆش بڕوا بێکەوێتە ئەو داوانەوە دەست خۆشکار کات پشتیوان ویستی قسە بکە پشتیوان جەبار دەستی بەرز کردەوە دوایی نەما ئەگەر دەتوێت قسە بکەی مامۆستا پشتیوان جەبار کەریم فەرموو مایکەکە دەتوانێت بکەیەوە ئوستاد گیان شەوتان باش دەستخۆشیم هەیە بۆ بەڕێز دکتۆر دەستی خۆش بێ بۆ زانیاریەکانی لە ڕاستیە من ماستەرم هەیە لە ئارتیفیشەڵ ئینتلیجنس و تێزی ماستەرەکەشم لە بواری بەکارهێنانی ئەلگۆریسمەکانی مەشین لێرنینگ و دیپ لێرنینگ بوو لە دیاریکردنی یاخود دیاریکردن و پۆلیۆنکردنی سێ جۆری جیاوازی وەرەمی مێشک بۆیە ئارتیفیشەڵ ئینتلیجنس و مدیسن یاخود با بڵێن بەکارهێنانی ئارتیفیشەڵ ئینتلیجنس لە بواری هێڵسکێ بەم شێوازە ئیشم کرد بۆیە پێم خۆشە لە ماوەی خولەکێکا ڕوونکردنەوەیەک بدەم لە ڕاستیە ئەلگۆریسمەکانی مەشین لێرنینگ کە بڵێن ئێمە ئارتیفیشەڵ ئینتلیجنسمانەیە دوای مەشین لێرنینگمانەیە ئەمانە کۆمەڵی ئەلگۆریسمن ئیش لەسەر داتای کەمەکەن ئەتوانم بڵێم مناڵ کاتێک دێتە دنیاوە هەتاوەکو 15 ساڵی کە کۆمەڵێ داتا وەرەگرێ و ئیشی لەسەرەکە وردەوردە فێرە بێ ئەگەر بیش بهێنین ئەتوانین بڵێن مەشین لێرنینگ لە 1 ساڵیەوە هەتا 10 ساڵیە دواتر دیپ لێرنینگ لە 10 ساڵیەوە ئیتر زانیاریەکان زۆرە بێ مێشک برین لە ڕێگەی هەستە دەمارەوە هەستە دەماری بینین و بیستن و لە ڕێگەی هەستەکانەوە زانیاری وەرەگرێ و فێر ئەبێ ئێمە دێین بە هەمان شێوە مۆدێڵێک دروست ئەەکەین بە ئەلگۆریسمێکی مەشین لێرنینگ یاخود دیپ لێرنینگ بۆی وەکو مێشکی ئینسان ئیش بکە تۆ حتا داتای زۆر بدەیت بە ئەلگۆریسمەکانی دیپ لێرنینگ کە فیلدی پێشکەوتووی ئارتیفیشەڵ ئینتلیجنسا ئەم مۆدێڵە زیاتر فێرە بێت ترینینگی زیاتر لەسەر داتا بێ بکەی و زیاتر فێرە بێت بۆیە من پرسیارێک مێڵە بەڕێز دکتۆر ئێمە لە بڵێن لە مێتافێرس واتە لە
ڤێرچۆڵەکانە وەکو ڤێرچوەڵ ریاڵیتی یاخود ئۆگمنتد ریاڵیتی یان جۆرێکی تریە بە ناوی میکسد ریاڵیتی بە تایبەت ئۆگمنتد ریاڵیتی تۆ چۆن بتوانی ئەمە بەکار بێنی ئەپلیکیشنێک دروست بکەی ئێمە ئەزانین منداڵی ئۆتیزم تەمەنی ئەبێت بە 10 ساڵ بەڵام گەشەی مێشکی بەقەدەر منداڵێکی 1 ساڵەیە بۆ نمونەوە دکتۆر باشتری لێزانێ چۆن ئێمە ئەپلیکیشنێک دروست بکەین کۆنتترۆڵی ئەم وزە و ئەنێرجیەی منداڵی ئۆتیزم بکەین کە زۆر وزیان زۆرە و کۆنتترۆل ناکرێن بە ئاسانی لەلایەن ئێمەوە چۆن وا بکەین لە ڕێگەی ئەم ئەپلیکیشنەوە مێشکی بێنینەوە سەرخۆی هاوسەنگی بۆ بگەڕێنینەوە هەروەکو دکتۆر ئەزانێت مەسەڵەن کارلساکان لە کتێبی دراگ وانس ئۆف ئێدن ئەڵێ نەخۆشیە دەرونیەکان لە ئەنجامی تێکچوونی باڵانسی هەندێک مادەی کیمیایی لە مێشکەوە پەیدا دەوێت واتە ئێمە ئەتوانین لە ڕێگەی ئارتیفیشال ئینتلیجنسەوە سنتیمنت ئەنالیسیس بکەین واتە بین شیکردنەوە بۆ هەستی کەسەکان بکەین کەسێک کە کۆمنتێکی خراپە نووسێ ئێمە بزانین ئەم کەسە بۆچی نێگەتیڤە یان کۆمنتێکی جوانە نووسێ طبعا ئەمە پۆزتیڤە و نەیتراڵشمانەیە طبیعی و بین لە ڕێگەی خوێندنەوەی فەیسەوە فەیسێک ئەگەر بێتاقەت بوو ئێمە هەستی پێ بکەین وەکو پزیشکی دەرونی بۆ نمونە بەڕێز دکتۆر هەست بکا کە ئەم کەسە لە ڕووی دەرونیەوە کێشەی هەیە و پرسیارەکەی من ئەوە بوو بۆ مناڵی ئۆتیزم ئایا ئێمە توانین ئەپلیکیشن دروست بکەین کۆنتترۆڵی مێشکی ئەم منداڵە ئۆتیزمە بکەوە گەشە بە مێشکی بدا و من دەستخۆشیمەیە بۆتان زۆر سوپاستانەکەم زۆر سپاس کاک پشتیوان وڵایی یەک دوو کۆمنتم هەیە لەسەر قسەکانی بەڕێزت تەمان زۆرم پێ خۆشە ئەبینم یەکێک شەهادەی لە ئارتیفیشال ئینتەلیجنس هەیە دەستە خۆش بێ و پێچێ لێرە وەرن نەگرت بێ لە دەرەوەی عێراق وەرگرت بێ شتێکی چاکە و دەستت خۆش بێ ئەم بابەتە من تەنها عەرزی بەحسەکانم کردووە من پسپۆر نیم لە ئارتیفیشال ئینتەلیجنس لەبەرەوە بڵێم خۆم وا پیشان نادەم کە بتوانم ئەم شتانە دروستکەم بەڵام ضروریە بیزانین ڕەنگە لەبەر کەمی کات من ئەوەم عەرز نەکرد نەموت ئەم ئیشە و ڕەنگە خۆشت زۆر باش بزانی کاک پشتیوان ئەم ئیشە بریتیە لە هاوکاری لە بینی دکتۆرە مهندسە ئایتیە ئەو کەسانەی کە لە تەکنۆلۆژیە پسپۆرن ئیندەستری یعنی بڵێن سناعە و هەروەها ئەنترۆپرنۆرشپ هەتا ئێستا وشەی ئەنترۆپرنۆرشپ بە کوردی وابزەم ئەو کەسەیە کە خۆی خاوەنکاری خۆیەتی یا کار بۆ خۆی هەولێر پێشەنکارماندانە پێشەنکار پێشەنکار بابەتێکمان هەیە لە کۆلیژی پەروەردەی بنەڕەتی ئەنترۆپرنۆرشپ ئێدوکیشن ناومانوانێ ناوی پێشەنکاری بەڵێ زۆر باش اینجا ئەمە بە هاوکاری هەمویان بەیەکەوە لەگەڵ یەکێکی وەکو کاک پشتیوان هەموو بەیەکەوە ئەتوانن ئەو شتانە دروستکەن بەس تێبینی دووهەمم کە ئەمێ بڵێم ئەو تعمیمێکی کرد ئەمێ ڕاستی کەمەوە هەموو نەخۆشێکی ئۆتیزم پلەی زیرەکیەکەی کەمتر نییە لە خەڵکی ئاسایی ئەسڵەن بەعزە کەس هەیە بەعزە مناڵ هەیە لە ئۆتیزما پلەی زیرەکیەکەی زۆر لە خەڵکی کە زیاترە ئەو کە پێڵن ئەسپەرگەر و ئەو کەسانن کە بۆ نمونەیەک هەیە ئەڵێ مناڵێک بە تیارە لەسەر ڕۆما باوکی بردی بە تیارە پیاسەیەکی پێکرد گەڕانێکی پێکرد نازم هەلیکۆپتەر بوو چی بوو دوایی کە هاتەوە ڕسمی چۆن ئەوە ئیستا بە درۆن ئەیکەن ڕسمەگرن بە کامێرە پێش ئەوەی درۆن پیابێ ئەو ڕسمی هەموو ڕۆمای دروست کرد هەمووی لە ناو مێشکیا طبع بوو و بە مخطط بە گراف ڕسمی کرد لەبەرەوە هەموو مناڵێکی ئۆتیزم سپێکترم دیسۆردەر این نییە ئۆتیزم بڵێن بیرکۆڵ نییە پلەی زیرەکیەکەی کەمتر نییە بەڵام کۆمەڵێک کێشەی تری هەیە لەگەڵیا بۆیە ناتوانێت ئەو زیرەکیە بە شێوەیەکی جوان بەکاربێنێت سی و هەشت چاتمان هەیە ئەوانەی ترچین ئەوەی شاگوڵ ئاخیردانیان دەڵێ من ڕاهێنەرێکی ئۆتیزمم شاشە و ئاپمان پێ باش نییە چونکەوا دەکا منداڵ زیاتر دا ببڕێ لە کۆمەلگا هەروە جەنابیشت گوتت گۆشەگیر بێ
باشترە شتە بەرجەستەکان بەکاربهێنرێ بووین تەنها بۆ منداڵی ئەسپەرگەر و ADHD دەتوانرێ ئەوانە بەکاربێنرێ و کۆمنتێک نووسی بووی ئەوانی تر دەستخۆشی بوو وەفا عەلی دەڵێ ئایا بەکارهێنانی ئامێری وەرزشی بۆ وەرزشکردن دەچێتە قالبی زیاتر زێرەکی دەستکرد نازانم پرسیارەکەی وا کردووە من ناتوانم وەڵامی ئەوە بەمەوە چکە بەڕاستی پسپۆری من نییە دەستت خۆش بێ لەیلا خان دەڵێ ئایا بەڕاپرسیی ئۆنلاین دەتوانین بزانین بەگشتی دەرونی تاچی کورد لە هەرێم کوردستان چۆنە و ئایا ئەو ڕاپرسیە متمانە پێکراو دەبێ ئەگەر بمانەوێت دیراسەی دەرونی تاچی کورد بکەین وەڵامەکەی بەم شێوەیە جەنابەت کاک دکتۆر هیمداد وە قسمێک لەو بەڕێزانەی کە گوێمان لێگرنێکێک لەوانە کاک دکتۆر ئازادە ئازار فەتاح ئێوە شخصی ساینتیفیکن یعنی لە علما ئیشتان کردووە لە علما هیچ شتێکی دۆگمان نییە یعنی 100% وها نییە لەبەرەوە تۆ چیەکەی ینی شتێک بڵێن بیرۆکەیەک دانەی و ئەچی ئەو بیرۆکەیە فڕێ ئەدەی و کۆشینێری بۆ دروستەکەی و ئۆنلاین سەرڤەی بۆکەیت یعنی ئێمە لە کاتی کۆرۆنا یەک دوشتی وامان کرد و کۆمەڵک شتمان بۆ دەرکەوت بەڵام بڵێ بە 100% و بە مەزبوطی و بەینی بتوانانی ئەوە دەرونی تاکی کورد ئەوە وشەیەکی گشتیە داوا لێبوردنەکەم باوەڕ ناکەم بتوانین ئەوە بکەین باشە ئەوزانم کە ڕزگار پرسیارێکی کردی دەڵێ لە بواری پەروەردە چۆن استفادەی لێ بکەین وەکو مامۆستا ئەوە تقریبا خارجی ئەو بابەتەیە بەڵام ئەگەر دەتەوێت تعلیقێک بدەیت سوودی زۆر هەیە بەس ئەبێ هەڵسەنگاندن بکەین یعنی ئەمە تەجروبەیەکمان هەیە لە کاتی کۆرۆنا بڵین ئۆنلاین ئەدوکیشن هەبوو من طبعا بالمناسبة کە ئەڵێم محاضرەم هەیە ئەمە ڕۆژی هەژدەی مانگ ئەڵێمەوە قسمێک لە ئەوانەی بەشدارن لەگەڵمانە لە بواری ئەدوکیشن ئیشەکەن لە ئوردون هەمان کێشەی ئێمەیان هەیە ئەڵێ ئۆنلاین ئەدوکیشنەکەیان جیلێکی دروست کرد کە ناوی خۆی نازانێ بنووسێ دوو کەلیمە ناتوانێت بخوێنێتەوە لای خۆمان وابزانم ئیسە بە ڕەمیدیال لێرنینگ توانیمان چارەسەری بکەین لە پەروەردە ئەویش هەر بە ئۆنلاین یا بە طریقەی تر توانیان عیلاجی بکەن لەبەرەوە لە بواری ئەدوکیشنە ئارتفیشیال ئینتەلیجەنس زۆر سوودی هەیە بە شەرتێ بە هین بێ هایبرد یعنی بە ئاوێتەیی سوودی زۆر ئەبێ وەخت زۆر کەمە کەس بکە و نەتایجی باشی ئەبێت جانوەڵا ڕەنگە پرسیارەکان تەواو نەبن پرسیاری تریش دەبێ بەڵام لەبەر کاتەکە کەسێک نازانم ناوی جیهازەکەی دەرچووە ئێستا لە بواری دەرونی ژیری دەستکرد بەردەستە یان ناکات یعنی ئەوە سوالێکی زۆر عامە جوابەکەیشی بەم شێوەیە بەڵێ تۆ لە ڕێگەی با بڵێن تویتەرەوە لە ڕێگەی وەتسەپەوە بەعزە جارێ ئەتوانی مەسیج و مەسیجکاری بکەی لەگەڵ نەخۆشەکانە ئێستا بەعزە کەس هەیە بۆ نمونە دکتۆرە ناسم دکتۆری دەرونیە لە بەغایە تەقاعد بووە چووە لە ئەستەمبول دانیشێ بە ئۆنلاین عیلاجی نەخۆشەکانیەکە ئەوانەی کە لە بەغان یا لە شوێنەکانی ترن نەخۆش دکتۆری ترە ناسم لە سعودیە یا لە سووریایە بە ئۆنلاین عیلاجی نەخۆشەکانیەکە بەڵام بەرامبەر بەچی یعنی تۆ بێ پارەی بۆ بنێری حساب بانکی هەیە پارە خەیتە بانکەکەیەوە اینجا ئەتوانێت چارەسەرت بکە بەڵێ ئێستا چارەسەری دەرونیش هەیە نەکە دەرمان نووسین ئەم نەوەشتانە بەڵێ هەیە و بەڵام زۆر نییە دەستەکان خۆشکار زۆر وڵام پرسیارێکی تر مابوو لە سەرەوە کە هێرش بوو ئەگەر غەڵەت نەبم دۆزینەوە ئاسۆش پرسیارێکی دووبارەی ینی ڕوونکردنەوەی داوە ئەوەی هێرش دەڵێ ئایا زانیاری زیرەکی دەستکرد دەتوانێت پێناسەی هەست و سۆز بکە یان دەری ببڕێ چونکە مرۆڤ هەست و سۆزی هەیە بابزانم جوابتایەوە بەڵێ جوابمایەوە یعنی مراقبەی هەستەکە
بەڵام ناتوانێ وەکو من و تۆ هەڵسەنگانی بۆ بکات چونکە کەلتور دەورەبینێ چونکە چاو لە چاو دەورەبینێ چونکە هەست بە هەست دەورەبینێ یعنی من ئەو ڕۆژە نمونەیەکم هێنایەوە نەخۆشێکیە بۆلام وەزعی تێکچوو بوو خەریک بوو هەناسەی قوڵە بوو دەستی بەرزە کردەوە و خەریک و پەلاماریە نەخۆشەکەی وابوو من یەکسەر تۆنی قسەکردنم شێوازی قسەکردنم لەگەڵی گۆڕی وردە ساردم کردەوە هێواشم کردەوە و ئیتر نەیتوانی یعنی هەر خۆی وەکۆڵێ خەجاڵەت بوو جیهاز ئەوەی تیانە آخر پرسیارمان بە وەکو پرسیارێکی فۆڵۆپ یعنی بەداداچوونە ئاسۆ پرسیاری ئەوەی کردو مامۆستا دەربارەی کاریگەری سۆشیال میدیا چۆن کەم بکەینەوە دەڵێ مەبەستەکەم تۆڕەکانی سۆشیال میدیا بە گشتی بوو دەڵێ زیرەکی دەستکرد بەڕادەیەک کار دەکات هیزری ئێمە دەخوێنێتەوە تۆ بۆ نمونە لەسەر داتایەک دەوەستی زۆرترین زانیاری دوای ئەو بۆ دێ دەربارەی ئەو بابەتە بەڵێ وایە ئەو خۆ کاک پشتیوان وابزانم شەرحی کرد چونکە زۆر جار جیهازەکان لە ئێمە زیرەکترە یعنی با بڵێن داتەکانی لە ناو جیهازەکە لە ناو مەشینەکانە زۆر لە توانای ئێمە زیاترە بۆیە تۆ کە سەیریەکەی خۆتەزانی یعنی مشکلەیەک دروست بوو لە کاتی کۆرۆنا نابوو ئینفۆماتیکس یعنی ئەپیدەمیکی ئینفۆرمیشن ئەوە لە ڕێگەی جیهازی ئارتفیشەل ئینتەلیجەنسەوە دروست بوو بۆیە بەڵێ ئەبێ بزانی چۆن تەعاملی لەگەڵا بکەی وا بکەی تێکت نەدا یعنی بتوانی تەعاملی لەگەڵا بکەی آخر کۆمنتش تازە هات ئەوش بخوێنەوە با دوای گلەیمان لێ نەکەن دارینە دەڵێ ئایا نەخۆشی ئینفیسام شەخسی شیزۆفرێنیا بە زەکای ئەستەناعی چاک دەبێتەوە نەخێر چاک نابێتەوە من دوو جار باسم کرد باسی ئینفیسام شەخسی کرد وتم ئەتوانی یەکەم شت بە ڕێگەی ئارتفیشیال ئینتەلیجەنس بەعزی جارێ ئەتوانی پێشوەخت بتوانی دەستنیشانی بکەی پێشبینی بکەی کەوا ئەم کەسە تووشی سکیزۆفرینیا بێ لە ماوەیەکی ترە لە هەمان کاتە ئەتوانی ملاحەزەی بکەیت تێبینی هەڵسوکەوتەکانی بکەی لەبەرەوە تێبینی ئاعرازەکانی نەخۆشیەکە بکەی لە ڕێگەی ئارتفیشیال ئینتەلیجەنسەوە لە هەمان کاتیشە لە ڕێگەی ئارتفیشیال ئینتەلیجەنس ئەتوانی یارمەتی چارەسەرکردنەکەی بدەیت وەکوتم لە ڕێگەی ئەڤاتار و ئەمن و عاشتانەوە و لە هەمان کاتیشە ئەگەر نەخۆشەکە ئەنجا لێرە ئەمە دوولایەنەیە زۆر حەزەکەم هەر دوولایەنەکەی بڵێم ئەگەر نەخۆشەکە ئەفکارێکی ئینتیحاری تیا بوو خۆکوشتنی تیا بوو تۆ کەشفیەکەی تو فریایەکەوی بەڵام لە هەمان کاتیشە زۆر جار لە ڕێگەی ئارتفیشیال ئینتەلیجەنس ئەگەر نەخۆشەکە بەعزێ ئەفکاری ئینتیحاری تیا هەبوو ڕەنگە ریپۆرتی نەکا نەتوانێت جیهازەکە بیدۆزێتەوە و لە دەستمان دەرەچێ و ڕەنگە شتێ لە خۆی بکە پێشەوەی ئێمە تێبینی بکەین چونکە جیهازەکە تێبینی نەکردبوو دەستەکان خۆشکار دکتۆر زۆر زۆر سپاس بەڕاستی بابەتێکی پڕ زانیاری زۆر سپاس کە کاتی خۆت بە تەرخان کرد دەزانین سەرقاڵ و ماندووشی ڕەنگە بەڵام بۆ خزمەتی گشتی بۆ بەرزەوەندی گشتی هەموو کات ئامادە بووی من بۆ خۆم زۆر سوودم بینی لە قسەکانت دڵنیام ئەوانەی لێرەشن ئەوانەی کە دواتر سەیریان دەکەن و ئەوانەی لە فەیسبووکیش لەگەڵمان بوون هەم دەستخۆشییان نردووە هەم سپاست دەکە ئێمەش بە ناوی ئەکادمیای مەگاماین پڵەس و تیمەکەی زۆر سپاس بۆ جەنابەت ئینشاڵڵا تەمەند درێژ و تەندروست بووی بۆ خزمەتی زیاتری کورد و مرۆڤایەتی بە شێوەی گشتی بەڕێزان سپاسی ئێوەش دەکەین کە ماوەی ساعتێک و 37 دقەیە لەگەڵمانن کە ئەوەش دڵسۆزی ئێوە نیشان دەدا هەم بۆ پیشەکەتان هەم بۆ ئەو بەرپرسیارەتی کە لە ئەستۆتاندا ئێمە دووبارە زۆر سپاسان دەکەین ئینشاڵڵا لە داهاتوودا هەر لەگەڵ یەکتر بەردەوام دەبین هەوڵ دەدەین لە ماوەی داهاتووشدا لەگەڵ کاکتۆر نزار لەسەر خەت دەبین ئەگەر بەپێی کاتی خۆی ینی نامانەوێت زەخت بکەین گەورەمان بکە جاری تر لەسەر بابەتی تر بابەتی نوێتریش یان قوڵتر لەو بابەتەش بچینە سەر زۆر زۆر سپاس ئەگەر وشەیەک تێ لە کۆتایی کاکتۆر وەڵام من زۆر زۆر سپاسی بەڕێز دەکەم سپاسی ئەو خۆشەویستانەش دەکەم کە گوێیان لێگرتین تا ئاخیر مانەوە دەستان خۆش بێ هیوادارم شتەکانی کەوتومە سوودی هەبوو بێ بۆ هەموو لایەک و هیوای دەروندروستی بۆ هەموو کەسێکەکەم و شەوێکی شاد شاد بۆ هەموو لایەک سپاس بۆ برادرانی پشت لاپتۆپ و سەربازەونەکان و خۆبەخشەکانی ئەکادمیا مامۆستا شەماڵ خان کاک پشتیوان ئەوانەی کە بەردەوام
هاوکارمانن لە ڕێخستنی کاروبارەکان. دووبارە کاتێکی خۆش و شەوێکی شاد.